بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز، هیوای ڕۆژێکی پرخێر و خۆشیتان بۆ دەخوازین. ئەمڕۆژ بە کۆمەڵێک بابەتی جیاواز و هاتنە خزمەتتان دەخوازین کە سەرجەم بابەتەکانی ئەمڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە عزیز بێت. ئازان لە تەوەریەکەمی بەرنامەکەماندا باز لە سیفەتێکی جوانی موسڵمانان دەکەین کە زۆر گرنگە ئەو سیفەتە لە خۆماندا بەرجەستە بکەنەویش ئەوەیە کە چیمان بۆ خۆمان پێخۆش بێ، بۆ بەرامبەرەکەمان، بۆ خەڵکی دیکەش پێمان خۆش بێت. زانین چی بکرێت مرۆڤ نەفسەتی خۆی وا لێ بکات کە ئەوەی کە خۆی پێی خۆشە بۆ بەرامبەرەکەشی پێی خۆش بێت، بۆ تایبەتمەندیەکانی ئەو سیفەتە جوانە چین و تا چەند دەبێتە مای دڵخۆشبوونی کەسی بەرامبەر و تا چەند دەبێتە مای ئەوەی کە لە ناخی خۆماندا بەغەیلی و ئەو جۆرە بابەتانە لە ناخماندا گەڵاڵە نەبێت. لە تەورێکی دیکەی بەرنامەکەماندا باز لە کەمپینێک دەکەین کە کۆمەڵێک گەنج دوای ئەوەی چەندین ڕاهێنانی جیاوازیان بینیوە لەلایەن ڕێکخراوانی نێودەوڵەتی و هۆڵندیەوە کە ئێستا کار دەکەن بۆ شارکردنەوەی گەنجان. ئەم کەمپینە لە 22 کەس پێکدێن کە کەمپینەکەشیان بەناوی 22 زائیدەن تۆ واتە 22 کەس لەگەڵ تۆدا گفتوگۆ دەکەن کە ئامانجیان هۆشارکردنەوەی خەڵکە و ئامانجی هۆشارکردنەوەی گەنجانە لە ڕێگەی ئەو کۆڕ و کۆبوون و سیمینارانی کە پێشکەش بە گەنجانی دەکەن. لە هەولێرەوە ئیمران نەمیرە و تەورێمان پێشکەش دەکات کە زانین کار و چالاکەکانیان لە هەرێمی کوردستاندا چی دەبێت و لەگەڵیشیدا تۆڕی پامینێرانمان هەیە کە لە سەرجەم شار و شارچەکانی هەرێمی کوردستان زانیاریەکان وەردەگرین. لەگەڵیشیدا کۆمەڵێک زانیاری و بابەتی دیکەمان بۆ ئامادەکردوون. دەخوازیین کە تەواویان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە عزیز بێت. ئازان سەرەتا دەچینە لای کەش و هەوا بزانین ئەمڕۆ گۆڕانکاریە کەش و هەوایەکان چین لە شارەکانی هەرێمی کوردستاندا پێکەوە بینەری دێوین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکدا دەفەرمێت ئیمانی تەواو نییە ئەو کەسی کە ئەوەی بۆ خۆی پێیخۆشە و بۆ خۆی دێ بەدەستی بێنێ بۆ براکەی بۆ بەرامبەرەکەی پێیخۆش نەبێت. واتە ئەم بابەتە ئەوە گرنگە کە دەچێتە ڕیزی ئەوەی کە ئیمانداریەکەت بەوە تەواو دەبێت کە ئەوەی کە خۆت بەدەستی دێنیت و خۆت پێت خۆشە بۆ بەرامبەرەکەشێ پێت خۆش بێ. ئێمە لەم تەورێماندا باز لەوە دەکەین کە چۆن وا بکەین ئەوەی کە بۆ خۆمان پێمان خۆشە بۆ بەرامبەرەکەمان پێمان خۆش بێت و ئەم سیفەتە تا چەند دەبێتە مای دڵخۆشبوون و دڵ ئارامی کەسەکە خۆی وە کەسی بەرامبەریشی. گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا نەجیبە لەتیف. بانخواست مامۆستا زۆر بەخێر بێ. سپاس بۆم دەرفەتە بێمە بەخشی. زۆر سپاس. مامۆستا دەبینین زۆرینەی هاوڵاتیان یان زۆرینەی خەڵک کەمترین ئەم سیفەتیان هەیە. چۆن وا بکەین کە ئەم سیفەتە جوانە لە خۆماندا بەرجەستە بکەین کە ئەوەی بۆ خۆمان پێمان خۆشە بۆ بەرامبەرەکەشمان پێمان خۆش بێت. بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان. بێگومان مرۆڤ کائینێکی کۆمەڵایەتیە، یعنی هەر خی پەروەردگار وای دروست کردووە کە بە تەنها ناتوانێ بژی، بەڵکو بە تێکەڵی و لەگەڵ خەڵکەوە بە ڕۆژانە تەعامل و بەریەککەوتنی لەگەڵ خەڵکە هەیە کەواتە ئەم تێکەڵیەوە ئەکات کە تۆ کۆمەڵێ سیفەت هەیە، کۆمەڵێ
ئاکار هەیە کە پێویستە ئینسان ڕەچاوی بکات لە کاتی تێکەڵبوون لەگەڵ خەڵکە و بەریەککەوتن لەگەڵ دەوروبەرە لەگەڵ ئەوانەی کە ڕۆژانە ئێمە سەر و کارمان لەگەڵیانە هەیە جا چ لە ناو خێزانەکەی خۆمان نابێت چ لە شوێنی ئیشکردن و ئەو شوێنە بێت کە ئێمە ڕۆژانە بۆی ئەڕۆین یا هەر کەسێکی تر لەگەڵ خزم و کەسوکار لەگەڵ هەر کەسێکی ترە ئەم بەریەککەوتنە بەڕاستیە بێ بە شێوازێک بێ کە ئێمە بزانین خۆی پەروەردگار داوای چیمان لێ کات لەم تەعاملکردن لەگەڵ یەکتری لە هەڵس و کەوت لەگەڵ یەکتری هیچێک لەو سیفەتە جوانانەی کە ئیسلام داوای لێ کردوین و ئەو فەرمودەی کە جەنابەت ئاماژەت پێدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێمانە فەرمێ ئەوەیە کە ئێمە لە مامەڵەکردنمان و لە هەڵس و کەوتمانە چۆن بۆ خۆمان پێمان خۆشەکە ئەوەی کە خێرە ئەوەی کە شتی باشە ئەوەی کە سوودی هەیە بۆ ژیانی ڕۆژانەمان بۆ خۆمان پێمان خۆشە دەستمان کەوێ بۆ بەرامبەرەکەشمان پێمان خۆش بێ ئەمە چۆن نەکرێم بۆ نمونە هەرێکێک لە ئێمە مەسەلەن لەوانەیە ڕۆژانە پرسیاری کەسێکمان لێ بکرێ یعنی تۆ کاتێک کە پرسیارت لێ کرێ مەسەلەن لەبارەی کەسێکەوە ئەتەوێ قسە بکەی یا زانیاری بی بە کەسێکی تر یعنی یەکسەر خۆت بخەرە شوێنی ئەو کەسە ئەگەر یەکێک هاتبێ پرسیار دەربارەی تۆ بکە یعنی پرسیار لە کەسێک بکات دەربارەی تۆ پێت خۆشە ئەو کەسە چۆن باست بکە ڕاستیەکان چۆنە بەو شێوازە دەری بخات نەکخوا نەخواست بە شێوازێک کە نەفسی خۆی تێکەڵ کردبێ و خۆی چۆنی بوێت ئاها پێناسی تۆ بکە ئاوا تۆ بناسیێنێ یا داوای شتێک لە تۆ ئەکات یعنی ئینسان دائیمە مەسەلەن حەزەکەی تۆ لە خۆشیە خەڵکێک بە خۆشیەکانی تۆ دڵخۆش بن بە ناڕەحەتەکانی تۆ ناڕەحەت و بێتاقەت بن یعنی ئەمە کە تۆ چاوەڕێ ئەەکەیت لە بەرامبەرەکەت بە هەمان شێوە خۆت بخەرجێ ئەو کەسە ئەویش هەمان چاوەڕوانی لە تۆ هەیە ئەوی ژەوێ کەواتە یعنی ئینسان ئیمانی خۆی مەسەلەن خی گەورە بک بە مراقب بەسەر خۆیەوە کاتێکە شتێک لە دڵیەتی لەوانەیە ئەمە قرس بێ لەوانەیە هەرێکێک لە ئێمە مەسەلەن قرس بێ بتوانین ئەوەی بۆ خۆمان پێمان خۆشە بۆ خەڵکی تریش پێمان خۆش بێ چکە نەفسی ئینسان وایە تەبعی ئینسان وایە کە زۆر جار مەسەلەن حەزەکەی خۆت لە بەرامبەرەکەت لە کەسێکی تر باشتر بی خۆت مەسەلەن هەچی خێر و چاکێ بۆ خۆت بێ بەڵام ئەمە بە دەرەجەی یەکەم بە ئیمان ئەکرێ ئینسان وەکو ئاماژەمان پێیا دائیمە خۆی گەورە بک بە مراقب بەسەر خۆیەوە و بزانێ ئەم ژیانی دنیاە هیچ نییە کۆتاییەت یعنی ئەم هەرچی خێر و چاکە هەیە من لە دنیا دەسم بکەوێ هەرچی نەفسم حەزی لێ هەرچی پێویستیم هەیە بۆم دابین بێ کاتیە هەمووی کاتیە یعنی تەواوە بێ جا من بۆت بەدەستێنانی خێر و خۆشی بۆ خۆم بەدەستێنانی دەستکەوتێک بۆ خۆم ناکرێ مەسەرن ئەگەر من بەڕاستی خۆم بە ئیماندار بزانم ئەگەر خۆم چاوەڕێی پاداشتی قیامەت بم نابێ وا بکەم مەسەلەن لەسەر ئەساسی شکاندنی بەرامبەرەکەم بێ لەسەر ئەساسی ئەوە بێ کە من حەسکەم ئەو هیچی نەبێ و هەمووی بۆ من بێ یعنی خۆی حەسەد چییە حەسەد کە سیفەتێکە لە ئینسانە کە پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم و خۆی گەورەش لە قورئانە ئاماژەی پێداوە کە لێی دوورکەوینەوە ئەوەیە کە من حەسکەم تۆ چاکەیەکت هەیە مەسەلەن خێرێکت هەیە شتێکی دەستکەوتێکی باشت هەیە حەسکەم تۆ نەدمێنێ حەزەکەم تۆ ئەوەت نەبێ بەڵام کاتێک کە من حەسکەم خۆشم ئەو خێرم دەستکەوێ وەکو تۆم لێبێ بەڵام حەز بە شکاندنی تۆ نەکەم یعنی تۆش هەت بێ و منیشان بێ ئەمە ئەو کاتە ناچێتە بابی حەسەدەوە پێدوانیە ئەمە ئەگەر بەرجەستی بکەین لە ناخی خۆماندا ئەوەی کە پێڵێن کە بەغالەت لە ناو ناخمانە دێتە دەرەوە تا دڵێکی ئارامان بۆی بەرامبەرمان و بەغیلی بە بەرامبەرەکەمان نابین ئەوەی کە ئەگەر لە خۆمانە بەرجەستی بکەین ئەم سیفەتە بەتەئکید ئینسان دائیمەن ئەو شتانی کە لە بەرنامەی جوانی ئیسلامە هاتووە کاتی بۆ خۆت تەطبیقێکی یعنی جێبەجێیەکەی لە نەفسی خۆتا خۆت پێش بەرامبەرەکەت مرتاحەبی یعنی خۆی گەورە خۆشی ئیمانە خاتە ناو دڵتەوە چونکە حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر کە ئەفەرمێ کاتێک تۆ لەبەر خاتری خوا واز لە تاوانێک هێنیت واز لە خراپەیەک هێنیت بەقەدەر حەجمی ئەو خراپەیە و زیاتریش حەلاوەتی ئیمان شیرینی ئیمان ئەچێتە دڵتەوە جا ئینسان کە شیرینی ئیمان چۆ دڵێەوە یعنی تر گوێ بە هیچی تر نادا مەسەلەن زۆر جاری وا هەیە کەسی وا هەبووە چونکە پەیوەندی بینی خۆی و خوای گەورە یعنی لە ئاستێکی زۆر بەرزا بووە مەسەلەن خۆش تەکەشی نەبووە یعنی خۆی نەیبووە بەڵام دڵخۆش بۆ بەبوونی کەسێکی تر یعنی ئەمە شیرینی ئیمانە ئەمە ئیمان وا ئەکات لە ئینسان کە بەو شێوازە بێ ئەمە پرسیاری پێشووتر کەوتت چۆن وا بکەین خاڵی یەکەم وەکو ئاماژەم پێە ئەوەیە کە ئینسان بە دەرەجاتی ئیمان نەگابەوە
ئەجینا ئاسان نییە مەسەلەن تۆ حەسکەیت کەسێکی تر یعنی لە تۆ باشتر بێ مەسەلەن یا سیفەتێکی باشتری تیاابێ یا خەڵک بە چاکە باسی بکە زۆر جاری وا هەیە مەسەلەن خەڵک بە چاکە باسی کەسێکە خۆنەی و تۆ خراپی بەڵام ئەگەر ئینسان دڵێکی قایمی نەبێ سێرەکەی پێت ناخۆشەکە وەسفی کەسێکی ترەکرێ ئەمە خاڵی یەکەم و کووتمان ئیمان خاڵی دووهەم بەڕاستی بە پەروەردە ئەمە ئینسان پێی ئەگا ینی پەروەردەی خێزانەکان پێویستە بەو شێوازە بێ مناڵ لە سەرەتاوە وا ڕابێنین کە ئەوەی خۆی هەیەی یعنی حەسکە بەشیکا لەگەڵ خەڵکی ترا بۆ نمونە یعنی ئمە زۆر جاری وا هەیە دایک و باوکی وا هەیە بینیومانە مثلەن بۆ نمونە من دایکم بینیوە مناڵەکەی نان ناخوا کە کاتێک بڵێ خواردنێکی بۆ ئامادە ئەکا ئەوە بیاتێڵێ ئەگەر نەی خۆی ئەیەم بە فلانە کەس ئەمە چی ئەمە شتێک لە دڵێ مناڵا دروستەکە حەز ناکە مەسەلەن ئەو فلانە کەس بێت لە بەشەکەی ئەم بخوا یعنی ئەم دایکە ئەمەی لە دڵی ئەما دروست کرد بە لە مناڵیەوە یا مەسەلەن یاری مناڵانەی بڵاو کردوەوە سەنە لەگەر کۆی نەکەیتەوە ئەیەم بە فلانە مناڵ ئیتر ئەو مناڵی حەزەکە شتەکانی خۆی هەمووی کۆکاتەوە کەس نییە لەگەڵ یا بەشدار بێت یا نەی یا بە کەسی تر ئەمە یعنی شتێک کە تۆ لە مناڵیەوە ئەم مناڵەوە ڕاهێنی کە چاوچنۆک بێ کە بەخیل بێ کە مەسەلەن حەز نەکە کەس بەشداری خۆشیەکانی بکە یعنی ئەمە پەروەردە زۆر زۆر ئەساسە لە خێزانەکانە کە ئەبێ بەڕاستی دایک و باوک زۆر ئیشی لەسەر بکەن هەر لە مناڵێ ئەم مناڵە فێری بەخشین بکەن فێری یارمەتی کەسانی تر بکەن یعنی من دایکیشم بینیەوە مەسەلەن بەیانیان مناڵەکەی ڕوا بۆ مەکتەب بۆ دەوام بۆ نمونە خواردنێکی بۆ حازرەکە زیادی بۆ تێکە ئەڵێ ئەمەش بۆ فلانە ڕەفیقریا بەشی هاوڕێکانتی لێبە یعنی ئەمە ئەم مناڵە فێری بەخشندەیەکە فێری ئەوواکە کە تەنها خۆم نەکات کە کاتێک گەورە ئەبێ یعنی ئینسان ئەو سیفەتە زۆر زۆر خراپە بەڕاستی کە ئەگەر لە ئینسانە هەبێ تەنها حەسکەی خۆت بی تەنها حەزەکەی هەموو شتەکان بۆ خۆت بێ یعنی بینیومانە تەلەبە بۆ نمونە لە مەکتەبە یعنی باوەڕە هەبێ من تەلەبەم بینیوە بخۆی دەرەجەی زۆر بەرزیەناوە بەڵام لەبەرەوەی هاوڕێکی دەرەجەیەک لەو زیاتریەناوە یعنی 2 ڕۆژ گریاوە لە خەفەتا لەبەرەوەی مثلا هاوڕێکی لەو زیاتری هێناوە یعنی ئەمە چه سیفەتێک ئەمە چۆن ئەم مناڵە گەی بەمە ئەمە چۆن یعنی ئەم خێزانە قبولێکن ئەم مناڵە بەو شێوازە بیر بکاتەوە لەبەرەوە ئەمانە بەڕاستی پەیوەندی بە پەروەردەوە هەیە کە ئەو دایک و باوکە ئەبێ لە مناڵی ئەو مناڵە ڕابێنن لەسەرەوە چونکە وەکوتم ئێمە ئەگەر ئیمانداری ڕاستەقینە بین ئەزانین هەرچی خێر و خۆشی دنیا هەیە شتێکی کاتیە و کۆتایی دێ و بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە بۆمان ئەو سیفەتە جوانانەیە هاوکاری بەرامبەرەکانمانە بۆی کە لە قیامەتە ئێمە ئەجرەکەی ئەمە وەرەگرینەوە چکە ئینسان ئەگەر واز لە شتێک بێنێ لە بەرخاتری خوا بێگومان خی گەورە پاداش تێداتەوە بە چاکترین شێوە لە قیامەتە زۆر باش مامۆستا زۆر جا سیفەتێکی دیکە هەیە لە نێو مسلماناندا لە نێو خەڵکا ڕوو دەدات کە زانیاریەک دەزانێت میهنەیەک دەزانێت بەڵام نایدرکێنێ بۆ بەرامبەرەکەی دەیبینی دەی شارێتەوە ئەمە تا چەند دەبێتە مای گوناهباربوونی خۆی و لەوانش لە ناخی خۆیان مرتاحێکی بۆ نەبێت دڵی ئارام نەبێت لەگەڵەوەی کە ئەو زانیاریە ئەو بابەتە دەزانێت نایگەێنێ بە بەرامبەرەکەی بڵێ بەتەئکید یعنی ئەوە شتێکی بڵم لەوانێ بڵم واریدە و زۆریش هەیە و ئەمانە یعنی هەندێک شت هەیە گەر ئێمە جایکەینەوە لێک مەسەرەن بۆ نمونە سڕی میهنە هەیە لە هەندێک ئیشە يعني مثلا سڕی میهنەت چییە مثلا ئەم کەسە بە هەوڵ و جهدی خۆی پێی گەیشتووە یعنی بە ماندووبوونێکی زۆر پێی گەیشتووە لەوانەیە ئەگەر مثلا ئەمە بە شێوازێک چۆنەڵی ئەو بووەتە سەرچاوی ژیانی ئەو ئەگەر بیدرکێنی یاکو مەسەن ئەگەر خەڵکانێکی تر فێرکە لەوانەیە زەرەرێکی بۆم هەبێ بەڵام ئەبێ لە لایەکی ترەوە قەناعەت و باوەڕی هەبێ بەوەی کە ئەوەی کە لە ئەم کەسە مەسەرن ئەی بەخشێ لە بەرامبەر ئەوە شتێکی تر وەرەگرێتەوە یعنی بە تایبەتی زانست و زانیاری لەسەر هەر بابەتێک بێجا تەنها مەبەستمانەوە نیە مەسەرەن لایانی ئیمانی و ئەوانە هەر عیلم و زانستێک کە ئینسان پێی ئەگات بە بەخشین زیادەکە یعنی هەر وەکو چۆن ماڵ و پارە تۆ کاتێک ئەی بەخشیت یعنی ئەوە فەرمودەی پێغمبەر خوا صلی الله علیه و سلم لەسەرەکە کە خوای گەورە زیادی کات بۆت و خوای گەورەش بە هەمان شێوە فەرمێ لە ئین شەکرتم لە ئەزیدەنەکم یعنی بە بەخشین زیادەکە و کەم ناکە بە هەمان شێوە زانستی ژوایە یعنی ئینسان ئەگەر ئەو زانست و
علمەی پێیەتی لە هەر بوارێکە هەبێت ئەگەر تەنها لای خۆت بمێنێتەوە بەڕاستی وەکو چۆن شتێک مەسەلەن هەر شتێکی تر کە لە شتێکە کۆی کەیتەوە یعنی سەری قەپات کەیت و هەر لێ دەرنەکەیت و ئەوانە بۆگەنەکە یعنی بەڕاستی علم و زانستیش بە هەمان شێوە لەبەرەوە ئینسان چەندێ تۆ هاوکاری بەرامبەرەکەت بی چەندێ هاوکاری ئەوەی کە پێتە لێی ببەخشیت تاکید بەخوای گەورە بۆت زیادەکە. زۆر باش مامۆستا ئەگەر کەسێک بۆ منە دەبینین بەخالەتی بە بەرامبەرەکەی هەیە تا چەند گرنگە لەم کاتەیە با بزانانی ئەو کەسەش وایە بەرامبەرە بەڵام تۆ هەر چاکی بەرامبەر بکەیت تۆ هەر ئەوەی کە پێت خۆشە بۆ خۆت بۆ ئەویش پێخۆش بێت نابێتە مای تەبابوون و ڕێکبوونەوەی پەیوەندی نێوانە و دوو کەسە بەدڵنیاییەوە یعنی ئینسان وەکو ئاماژەمان پێدا بەڕاستی زۆرن یعنی ئەو کەسانش کەم نین کە بەو شێوازن کە مەسەلەن حەسوودیان تایە یعنی حەز ناکەن ینی خەڵکێک خێر و خۆشی دنیای دەستکەوێت یا بە شتێک بگە یعنی ئەمە لە دەوروبەری هەمومان هەیە و هەمووشمان بینی ومانە بەڵام ئینسان بینی خۆی و خوا یعنی تەنها وەکوتم تەنها لەبەر خاتری خوا تۆ ئەتوانی واز لە هەنێشت بێنی ئەگەر نا یعنی هەر هەمومان مەسەلەن ئینسان نەفسی هەیە یعنی کاتێک کە تۆ نەفست ئەشکێنرێت مەسەلەن یا شتێکت بەرامبەرەکرێ لەسەر دڵت زۆر قورس و ناڕەحەتە تەنها ئەتوانی لەبەر خاتری خواواز بێن ئەگینا شتێکی تر نییە وا لە تۆ بکا مەسەلەن لەوانەیە مەسەلەن هەندێک کەس هەیەڵێ فلانە کەس مەسەلەن زەمیری هەیە ویژدانی هەیە یعنی ڕاستە ئەمەش هەیە بۆ بەڵام ئەمە زۆر کەمە چونکە قورسە ئینسان بتوانێت بەرامبەر بە خراپە چاکە بکە تەنها لەبەر خاتری خوانە بێ یعنی بەڵام ئەمە سیفەتێکە ئینسان لە دنیاش و لە قیامەتیشە ئەجرەکەی بە ئەبینی عنی لە دنیا بۆ خۆت ئەیبینیتەوە مەسەلەن تۆ کەسێک خراپەت بەرامبەرەکە یعنی لەوانێت لە ژیانی خۆمانە هەمومان ئەمەمان بینی بێ ئەگەر بۆ شتێکی کەمیش بێ خراپەت بەرامبەرەکە هەر خراپە تۆ گوێی نادەیتێ ئەگەر چاکەشی بەرامبەر نەکەی خراپەی ناکەیتەوە بەرامبەر مەسەلەن لەوانەیە لە کاتێکی شابۆت هەڵکەوت بێ یعنی توانی بێتە مەسەلەن وەکو تۆڵەکردنەوە حەقێکی لە بکەیتەوە بەڵام نەتکردووە یعنی تەکید بە چەند جارێک یعنی یاخود لە فترەیەکی زەمەنیە ئەم کەسە خۆی بەخۆی ئاچێتەوە پەشیمانە بێتەوە و تۆش لە دڵی خۆتەوە مرتاحیت ویژدانت ئارامە ئاسوودەیت یعنی دڵت خۆشە بەوەی کە خراپەت نەکردوێتەوە بەرامبەر بە خراپە و ئەجرەکەشی بۆ قیامەت هەش چاوەڕێتە. زۆر باش مامۆستا نەجیبە ئەو تایبەتمەندیە باشانە چین کە لە بەرجەستەبوونی ئەم سیفەتە جوانەیە کە بەرجەستە بێت و بکرێت لە نێوان دوو کەسدا لە نێوان خەڵکدا بێتە ئاراوە ئەو تایبەتمەند باشانە چین کە دەبێتە سوودگاندن بۆ خۆمان و بۆ کەسی بەرامبەرمان بێگومان یعنی تایبەتمەندی وەکوتم یەکەم شت ئینسان ئەبێ لە پەروەردەوە یعنی فێری ئەم شتانە کرابێ بەڵام ئەگەر خێزانێکیش بەو شێوازە نەبوو مانای وانەیە یعنی تر ئەو بۆ نمونە مناڵەکەم فێریەوە نەکرێتتر ئەم مناڵی من هەتا ماوە هەتا ئەمرێ هەر بەو شێوازە بمێنێتەوە و یعنی تەنها ئەو تەسیری ئەوەی من هەبێ لەسەری نەخێر ئێمە ڕۆژانە مەسەلەن ئەچینە دەرەوە یعنی خەڵکی تێکەڵی خەڵکە بین یعنی ئەم مناڵە بۆ خۆی کاتێ ئەچێتە تەمەنێکی گەورەترەوە و ئەچێتە تەمەنی ڕۆژدەوە خۆی ئەتوانێت چاک و خراپ لە مەسەلەن دیاریکە ئەتوانێت خۆی ئەو تایبەتمەندی ئەو سیفەتە بۆ خۆی دەستە بەر بکە بە تایبەتی لە ئێستا یعنی ئێمە سوپاس بۆخوا مەسەلەن دەرس و دەوری زۆر هەیە دەرس و دەوری ئیمانی هەیە مەسەلەن تەنانەت ئێستا ئەوانەشی کە دەرس و دەوری ئیسلامی ناخوێنن مەسەلەن لە ڕووی گەشەپێدانی مرۆیەوە مەسەلەن هەندێک سیفەت هەندێک تایبەتمەندی لە مرۆڤەکانە دروستەکەن یعنی لە هەموو شوێنێک ئەو دەورات و ئەو شتانە هەیە بۆیە ئەمە وەکوتم هەموو تاکێک ئەتوانێت خۆی ئەمە بەدەست بێنێ ئەتوانێت خۆی هەوڵی بۆ بدا ئەتوانێت وا بکات کە ئەم سیفەتە لە خۆیان دروست بکە و خاڵێکی تریش بەڕاستی هەر یەکێک لە ئێمە بە تایبەتی ئەوانەی کە خۆیان ببانخوازە زانن ئەبێ بەردەوام لەسەر ئەم تەوەرانە ئیشکەین یعنی ئێمە بەڕاستی بەداخەوە زۆر شت هەیە تا ڕادێک ئێهمالمان کردووە مەسەلەن بانخوازان زیاتر قسە لەسەر مەسەلەی عیبادەتەکانەکەن ئیمان مەسەلەن نوێشکردن چۆن بێ مەسەلەن ڕۆژی ڕەمەزان چۆن بێ یعنی باوەڕکە ئێستا ئەوە ئێمە دەڕۆژێکتنی شاڵات چینە مانگی ڕەمەزانەوە یعنی مانگی ڕەمەزان بۆ خۆی قوتابخانەیەکە کە ئینسان نەفس و دەرونی تایە پاکە بێتەوە یعنی جگە لایەنە جەسەدیەکەی بڵێن لایەشەیەکەی یعنی نەفسی ئینسان زۆر پێویستی بە ڕۆژوگرتن هەیە بەوەی کە پاک بێتەوە لە کۆمەڵێ سیفەت بەڵام سیرەکەی خەڵک لەم لایەنەوە پرسیار ناکە
یعنی ئەوە بزانە دە ڕۆژی ترە چینە ڕەمەزانەوە حتا 15 ڕەمەزان بەس خەڵک باسە پرسیارەوە کە مامۆستا بەچی ڕۆژ و بەتاڵە بێتەوە مامۆستا چی بکەم بۆ ئەوە مامۆز یعنی کە ئەم پرسیارانە دووبارەشە هەموو ساڵێ ئەم پرسیارانە ئەکرێتەوە بەڵام لایەنە نەفسیەکە لایەنە پەروەردەیەەکە زۆر ئەساسترە بۆیە بانخوازانیش پێویستەکە بەڕاستی لەسەر ئەم لایەنانە لەسەر دروستکردنی ئەم سیفەتانە لە تاکی مسلمانە لە تاکەکانە بە شێوەیەکی گشتی هەوڵی بۆ بدەن بۆی ئەم تایبەتمەندیانە ئەم سیفەتانە زیاتر بڵاو بێتەوە چونکە ئەمە دوجار خۆشببختی کۆمەلگای تایە یعنی ئەمە وەکو جەنابەت ئاماژە پێ تەنها لایەنی دەرونی خۆت نییە کە مرتاح بێ بەڵکو کۆمەلگا ئیسفادەی لەکە چونکە ئەگەر هەر تاکێک بەو شێوازە بچێتە ناو کۆمەلگاوە یعنی سێرەکی کۆمەلگایەکی پاک ئارام بەدەر لەوە یعنی ئێستا ئەو هەموو تونند و تیژی و تاوانانە کە ئەنجامە درێت سەبەبەکەی چییە؟ تەنها ئەوەیە کە خەڵک لەسەر شتێکی دنیایی لەسەر مەسلحەتێکی دنیایی لەسەر مەسەلەن ڕقێک لەسەر يعني لەسەر مادە یعنی ئەم شتانە ئەکرێ یەکتری ئەکوژن یەکتری مەسەلەن ئەم هەموو تاوانە ئەکرێت تەنها سەبەبەکەی ئەوەیە یعنی کە تۆ ئەم کەسە لە ڕووی نەفسی و پەروەردەییەوە پێنەگەیوە یعنی نەگەشتۆتە ئاستێک کە ئەوەی بۆ خۆی پێخۆشە بۆ بەرامبەرەکەش پێی خۆش بێ ئەگەر وا بکە هەوڵی ئەوە نادا مەسەلەن بە تونند و تیژی بە کوشتن بە ئیهانەکردن مەسەلەن بە لێدان ئەمانە دەست بخات و مەسەلەن یا لە کەسێکی تری وەربگرێتەوە بەڵکو خۆی هەوڵەدا ئەو سیفەتە لە خۆیان دروست بکە ئەو تایبەتمەندیە بۆ خۆی زیاد بکە ئەو کاتە بەرامبەرەکەشی ئارامە بێ و لە شەڕی ئەو کەسە بە دوورە بێ زۆر باش مامۆستا نەجیب دەمێت تۆزێک زیاتر لەسەر و خاڵە بڕوین کە لەم بابەتانەیە لەم جۆرە سیفەتانە نەکرد ئەم بابەتە ئەوەی کە سیفەتی جوان و پەروەردەییە بناغی سەرەکی دایک و باوکە دایک و باوک چ ڕۆڵێک دەبینی لە پەروەردەیەکی جوان بە منداڵەکەی کە دوجار منداڵەکەی گەورە بوو هەمان ئەو سیفەتە جوانی کە بە منداڵی پەروەردەکراوە ئەوە بەرجەستە دەکا کە گەورە بوو بەڵێ بێگومان خێزان یعنی لانکەی یەکەمی دروستبوونی مرۆڤە و پەروەردەکردنی شێتی بە هەمان شێوە یعنی بەڕاستی دایک و باوک ئەرکێکی زۆر قورسیان لەسەرشانە لە ڕووی پەروەردەیی مناڵەوە یعنی بەداخەوە دایک و باوکان لە لای ئێمە زیاتر گرنگی بەلایەنە مادیەکەی مناڵەدەن بۆی کە هەرچی بوێ بۆی ئامادە بکەن هەرچی حەز لێبێ بۆی بکەن بەڵام لایەنە پەروەردەیەکەی لایەنە دەرونیەکەی تا ڕادێگە توانین بڵێن ئیهمال کراوە و بە تایبەتی لە ئێستاشە کە دایک و باوک مەشغەڵەتێکی زۆریان هەیە یعنی بەداخەوە جاران زیاتر باوک بە شێوەیەکی سەرەکی مەشغەڵەت و چوونە دەرەوە ئیشی هەبووی ئەمە هەمیشە ئەومان بیستۆ کە پەروەردە یعنی دایک مەدرسەی یەکەمە قوتابخانەی یەکەمە بۆ پەروەردەکردنی مناڵ بەڵام ئێستا ژیان وای کردو کە دایکیش بە هەمان شێوەی باوک ئەچێتە دەرەوە مەشغەڵەتی زۆری هەیە بۆیە ئەمە بەڕاستی دایک و باوک کاتێک بڕیاری ئەوەیان مناڵیان ببێ ئەبێ لە پێش هەموو شتێکە بەرنامەی ئەویان هەبێ چۆن ئەم مناڵە پەروەردە ئەکەن چۆن ئەم مناڵە ئەخەنە ناو کۆمەلگاوە چونکە ئەگەر لە ڕابردووە مەسەلەن پەروەردەکردن بە جۆرێک بڵێن ئاسانتر بوو بێ لە ئێستا بەڕاستی زۆر قورسە چونکە ئێستا وەکوتم مەشغەڵەت زۆرە سەرقاڵی زۆرە لە لایەکی تریشەوە ئەگەر تۆ دەست لە مناڵەکەت بەردەی پەروەردەیەکی جوانی نەکەی مەسەلەن لەگەڵ یا خەریک نەبی خەڵکی تر هەیە ئەوەت بۆکە یعنی خەڵکی تر مەبەستمەوەیەکە ئێستا تۆڕە کۆمەڵایەتەکان هەیە کەناڵەکان هەیە مەسەلەن ڕەفیقی خراپ هەیە چوونە دەرەوە هەیە یعنی ئەمانە هەمووی ئەبێتە بەدیلی دایک و باوک بۆ مناڵ ئەگەر ئەم دایک و باوکە ئەو پەڕی جوهد و هەوڵی خۆیان نەدەن بەڕاستی یعنی ئەولەویەت بۆ ئیش و کارەکانی ڕۆژانی خۆیان دانێن ئەبێ پەروەردەی مناڵەکان لەسەری سەرەوە بێت لە یەکەم ئەولەویەتیان بێ ئەنجا کە هەوڵی مەسەلەن دابینکردنی بژێوی و پێویستیەکانی ژیان بۆ مناڵەکانیان بدەن ئەبێ پەروەردەکە ئەولەوێت بێت چونکە ئەگەر تۆ یەک ئیهمالی بکەی کەم تەرخەمی بکەی بێگومان بەدیل هەیە بۆ ئەم مناڵە ئیتر ئەم مناڵەش بەڕاستی هەر چۆنێک دەرچوو ئەگەر دایک و باوک کەم تەرخەم بوو بن لەگەڵیان بە تەئکید لە دنیاش باجەکەیەن و بەرپرسیاری شەبن بەرامبەر بە قیامەت زۆر باش مامۆستاگیان کاتمان تەواو ئەگەر شتێکمان نەوت بتێ بیڵێت یاخود دوا پەیامی خۆت بڵیت واللهی من سوپاستان دەکەم و هیوادارم ئەم سیفەتە جوانانە بەڕاستی هەر تاکێک لە لای خۆیەوە هەوڵی بەرجەستەکردنی بدا لە خۆیان چونکە وەکو ئاماژەمان پێدا پێش هەموو شتێک خۆمان ئیسفادەی لەکەین ئەگەر بەو شێوازە بین ئەنجا بە تایبەتیش لە ئێستایە کە کۆمەلگای ئێمە بەڕاستی بە شێوەیەکی گشتێت توانین بڵین بە قەیرانێکی دەرونیە تێئەپەڕێ یعنی قەیرانە ئابووری و سیاسی و
بابەتەکانی تر هەمووی وای کردووە کە خەڵک لە ڕووی دەرونیە و زۆر نائارامە زۆر ناڕەحەت و بێتاقەتە ئەگەر لەم کاتانەیە ئینسان ئەم سیفەتانە پەخش بکە ئەم ینی بەها بەرز و جوانانە لە خۆیان ڕنگدانەوەی هەبێت وە هەوڵی بەرجەستەکردنی بدا لە خۆیان بەوەی کە تۆ بەرامبەرەکەت لە شەڕی تۆ ئەمین بن یعنی ئینسان زۆر جاری وا هەیە مەسەلەن لەوانەیە لە شتە دنیایەکانی کەم نەبێ بەڵام هەر لە ناخەوە زۆر بێتاقەت و ناڕەحەتە چکە هەستەکە مەسەلەن لە ڕووی دەرونیەوە یا مەسەلەن لە ڕووی ئەوەی کە کەسانێک بەرامبەرین لێیان ئەمین نییە لە شەڕیان ئەمین نییە ئەگەر ئەم سیفەتانە ڕنگ بداتەوە لە کۆمەلگا بێگومان کۆمەلگایەکی ئاراممانە بێ ئەگەر چۆنڵی قەیرانەکانی تریشە بێ بەو شێوازە تەئسیر لە دەرونی کە تاکەکان ناکە کە ئەمڕۆ بەداخەونە خۆکوشتن و کۆمەڵێ دیاردە زیادی کردو کە هەمومان بۆتە ماوەی نێگەرانی بۆ هەمومان ڕۆژانە زۆر سپاس بۆ مامۆستا نەجیبەتی بانخوا سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخش سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بەڵێ بینەرانی عەزیز دەچی لە لای ناوڕێک و دەگەڕێنەوە لات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی لە تایبەتمەندی ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس زیاتر لە مەرش هەبوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی ئەتەوێت باجلێکی کوردی کەشخە و جوانەوە دەرکەویت و بەهارەکەت زیاتر ڕازاوە بکەیت ئەوە سەردانی قوماش فرۆشی عیسا هەورامی بکە بە بۆنەی نزیک بوونەوەی وەرزی بەهار قوماش فرۆشی عیسا مۆدێلی نوێی قوماشی هێناوەتە بازاڕەوە بە کوالێتی بەرز و ڕنگ و مۆدێلی ناوازە و هەرزانترین نرخەوە ئەم بەهارە گەرەتەوێ باجلێکی جوانی کوردەواریەوە دەرکەویت ئەوە قوماش فرۆشی عیسا لە بیر نەکەیت ناونیشان سلێمانی کانیاسکان نێوان مزگەوتی گەورە و قوتابخانەی گۆیژە قەڵای دمدم تەلاری شێخ موستەفا بازاڕی زێوەری نوێ دوکانی ژمارە 8 ژمارە تەلەفۆن 0972 105 71 37 0951 111 90 73 قوماش فرۆشی عیسا هەورامی یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی کوبەیە خواردنێکی خۆش و بەلەزەتە زیاتر بە نانی گەرم و ساوز و ماستاوە خوێت و هەنێکیش بە نانی تیریەوە حەزیان لێیە هەر چۆنێک بێ کوبەیە بەڕاستی خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود ئەستان خۆشەویستە هاتینەوە بۆلاتە لە بەرنامەیەدا خۆشترین و باشترین جبس هەڵدەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێیەکەین پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە سرکە مریشک ئیندۆمی پەنیر ئیندۆمی وەڵامەکە زۆر ڕاستە ئێستا چەچینە لای بەشداربووی دەستە ڕاست پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن سەدڵ کیسە خێزانی هەمویان بە دنیایەوە بووە وەڵامەکە زۆر ڕاستە ئازیزان خۆشەویستان بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لە هیچ جبسێکی ترا نەم خواردووە ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا
کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی. سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بەپێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە. و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلند فود لە شاری نۆتینگهام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازان دووبارە سڵاوتان لێبێت لە سۆرانەوە ئازاد و مەراوایی ڤیتیکی بۆ ئامادەکردوون کە کۆمەڵێک گەنج و کۆمەڵێک وڵاتی کتێب دەبەخشن پێکۆبینەری و ڤیتیە دەبین. ئامانجمان لە بەخشینە ئەو کتێبانە لەوانەیە چینێکە بێتوانێت کڕینی کتێبی نەبێت بۆیە زۆریش حەز بە خوێندنەوە بە کات خوێنەرێکی باش بێ بەڵام ئەو توانایی نەبێت کە کتێب بکڕێ دێن لێرانە ئێمە کتێبیان پێ ئابەخشین یاخود کۆمەڵی ئامانجمان هەیە یاخود بە کولتورکردنی خوێندنەوە تاوەکو تاک زیاتر ڕۆشنبیر و پێش بکەوێ. ئەوە نزیکەی 2 مانگ لەمە و بەر هەڵمەتێکمان ڕاگەیان هەڵمەتی کۆکردنەوەی کتێب لە سەرتاسەری کوردستان خۆشبەختانە خەڵکێکی زۆر هاوکارمان بوو کتێبی زۆر باشیان بەخشی کتێبەکان هەمە جۆرن نزیکەی 400 کتێبە ئێمەش ئەمە ڕۆژەکەمان دیاری کرد و بە باش مازانی کە ئەمڕۆ کتێبەکان ببەخشین. کتێب بەخشین بەومانەیە گەر بێت و لە کۆمەڵگەی کوردەواری تەنانەت لە هەر ماڵەشی لە خێزانێکی تاکە شخصێک خوێنەر بیت ڕەنگە بتوانی شێوازی و کۆمەڵگەی بەرەو پێش بە ڕەنگە بتوانی زیاتر تێگەیشتر بێ ڕەنگە بتوانی زیاتر لە مەحاناتی دەوروبەر تێبگا ڕەنگە بتوانێت زیاتر پەرە بە ئاستی بەرپرسیارەتی لایەنی ژینگە لە هەموو ڕۆژێتوانی زیاتر پەرەی پێبدەبەرەوە پێشچوون بەخۆوە بینی. لە ڕاستیدا خوێندنەوە گرنجێکی زۆری هەیە لە بەتایبەتی لەناو هەموو چینەکانی گەنجان و هەروە بەتەمەنەکان و خوێندنەوە بەڕاستی گرنجێکی زۆری هەیە کە بتوانین لە ژیانی ڕۆژانەماندا بیخوێنینەوە کتێب بخوێنینەوە بۆ ئەوی بتوانین کەەوە کۆمەلگایکی ڕۆشنبیر کۆمەلگایکی پێشکەوت بەرهەمێنین بەڕاستی هەر کۆمەلگایەک ئەگەر بێت و گرنگی بە کەرتێ گرنگی بە خوێندنەوە بدا گرنگی بە کتێب بدا ئەوە ئەتوانی بەرەو پێشەوە بچێ هاوشێوەی ئەو وڵاتانی کەوا بە ڕێژەیەکی زۆر گرنگی بە کتێب بەدەن بۆ من ئەو وڵاتانی کەوا وەکو چینە یان وەکو کۆریایان وەکو ئەو وڵاتە پێشکەوتوانە کە هەر لە قۆناغی سەرەتاییەوە نەوەکانی خۆیان وارادێنن کەوا گرنگی بە کتێب بدەن هەرچەند ئێستا ئەو کولتورە بەرەبەرە زۆرە بێ لە ناو نەتەوەی کوردیش لە ناو ئێمە کە منداڵان هەر لە سەرەتایەوە لەلایەن دایک و باوچانەوە هانە درێن ئەوەی کەوا کتێب بخوێنەوە.
بەڵازان لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە کار و چالاکیەکانی کەمپینێک دەکەین کە لە 22 گەنج پێگاتون داوای کە ڕێکخراوێکی هۆڵندی بە هاوکاری چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی و لە هاوکاری ڕێکخراوەکانی هەرێمی کوردستاندا ڕاهێنانێت بە چەندین گەنج کردووە کە بتوانن کار بکەن لەسەر وشیارکردنەوەی گەنجان کار بکەن لەسەرەوەی کە گەنجان وشیار بن لەسەر کێشەکانی نێو هەرێمی کوردستان کێشەکانی گەنجان و یەکێک لەو بابەتانەی کە زۆر گرنگی پێدەدەن بابەتی بنبڕکردنی توندڕەویە لە نێوان خەڵکیدا بنبڕکردنی ئەو بابەتەیە کە ڕق لێبوونەوە لە نێوان کەسەکاندا لە نێوان گەنجەکاندا وەروەها بابەتێکی دیکەی ئەو کەمپینە کا لەسەر ئەو دەکات کە کەسانی بێبنەما گەورە نەکرێن کەسانێک کە سوودێکیان بۆ کۆمەلگا و بۆ کۆمەلگای کوردی نییە زۆر گەورە نەکردن لە سوۆسیال میدیایە وەروەها لە ڕووی میدیایەوە هوشیاری بڵاوەکەنەوە کە گەنجان وشیار بن لە کۆمەڵێک بابەتی گرنگ کە پەیوەستن بە ڕۆژە وەروەها ئەم کەمپینە لە 22 گەنج پێک دێت کە لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و هەولێر و دۆک و چەند قەزا و ناحەیەکی دیکە کار و چالاکیان دەبێت دەچنە ئەوێکە لە ڕێگەی کۆڕ و کۆبوونەوەکانیانەوە کار لەسەرەوە دەکەن کە گەنجان پێویستە هۆشیاریان هەبێت لەسەر ئەو کێشە و گرفتانی کە لە هەرێمی کوردستاندا هەیەوە ماوەی چەند ساڵێکە کار لەسەرەوە دەکەن وەروەها ساڵی پار هەر ئەو کەمپینە لە بە دروشمی جیاجیا کار و چالاکیەکانی ئەنجامداوە ئەم ساڵیش لە ڕێگەی کۆمەڵێک بەرنامە و لە ڕێگەی کۆمەڵێک بابەتەوە کار دەکات. ئیمران لە هەولێرەوە میوانێکی دەبێت لەو بارەوە گفتوگۆ دەکات کە بزانین کار و چالاکی ئەو کەمپینە خۆی لە چی دەبینێتەوە تا چەند کار دەکەن بۆی کە گەنجان وشیار بن و ئایا لە هەرێمی کوردستاندا گەنجان گرنگی بە بابەتانە دەدەن کە پێویستن بۆ کۆمەلگا کە پێویستن گەنجان ئاگاداری بن و ڕۆڵیان هەبێت لە کایەکانی کۆمەلگای کوردیدا لەو بارەوە میوانێکی دەبێت کە دواتر دەچین لای ئێستا دەچین لای پەیامنێرانمان پەیامنێرمان ئیدریس وەردەگرین جەلال جەباری لە چەمچەماڵ وەردەگرین جەلال سڵاوی خوارد لێبێت دوایین زانیاریەکانی قەزای چەمچەماڵ چین جەلال لەگەڵ گوێت لە دەنگی ئێمەیە سڵاوی خوارد لێبێت دوایین زانیاری و کار و چالاکیەکان چین لە قەزای چەمچەماڵ ئەگەر بۆمان بگوازیتەوە. دیارە جەلال گوێی لە ئێمە نیە ئێمە لە ڕێگەی تۆڕی پەیامنێرانمانەوە زانیاری و چالاکیەکانی ڕۆژ وەردەگرین زانی لە شار و شارشەکانی هەرێمی کوردستان چ جۆرە چالاکیەک چ جۆرە کارێک ئەنجام دەدرێت کە پەیامنێرانمان لە دهۆک و لە هەولێر و لە چەمچەماڵ و لە سلێمانی لەگەڵمانە بن دەچمەوە لای جەلال جەباری جەلال سڵاوی خوارد لێبێت ئەگەر پێم بڵێ زانیاریەکان چین لە چەمچەماڵ کار و چالاکیەکان چین لێ کە ئەمڕۆ ئەنجام دەدرێن. جەلال سڵاوی خوارد لێبێت ئێستا گوێت لە دەنگی منە؟ بەڵازان تاوەکو پەیامنێرەمان ئامادە دەبن دەچنیای ڤیتێکی دیکە کە یاریزانێک توانیوێتی زۆرترین ڕیکۆرد بشکێنێت لەوەی کە گۆڵی لێ نەکرێت کە وەک زمانی کوردی خۆمان پێڵین گۆڵ چییە زانین چۆن باز لە ئەزمون و کاری خۆی دەکات پێکەوە بینەری و ڤیتێ دەبین. والتعادل حسين عالية داخل منطقة الجزاء الله 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 أيمن حسين لكن الوحش موجود سرهنك محسن بتألق لاحظ الله يا أيمن رايحة لكن الله بەناوی خوا سەبارەت بە کلینشیتەکان ڕەنگەیانە هەبی لەمە زۆرتری هەبی بەڵام من وەکو تاکە کەس ئەوەندێت چونکە من تەواوی یاریەکان لە سەرتاوە تا ئێستا یاریم کردی بەڵام سەرجەمیانەکانی دیکە زیاتر لە 2 گۆڵسی گەمەیان کردیە
بەڵام من وەکو تاکە کەس ینی یەکەم گۆڵچێکە هەتا ئێستا مەسەلەن دەکلین شتم هەیە شکری خی دەوێ پاش هەوڵ و مادوونەچی زۆر و تۆفیقی خی گەورە توانیمان بەو شتە بگەین و یەکێک لە ئامانجەکانی ئێمەش بوو مەسەلەن پێشەوەی خول دەست پێ بکە گۆڵ خاوێنی ئیدی توانیمان الحەمدولیلا بگەینە مەبەستەکان هێستا چەندە هێشتا زۆریش مایە خولەکە هیوادارین کە کۆتاییەکەشی بەو شێوەیە بیکە هەروەکو چۆن لە سەرتاوە دەستمان پێکرد. داخل منطقة الجزاء خطيرة الرأسية وسرهنك باللحظة الأخيرة خطيرة كرة إبراهيم بايش پاڵپشتەکان مەشقی ڕۆژانە ینی سەرچیترین شتەکە کە زۆر گرنگی پێدەدە ینی دانەبڕان لە مەشق جگەلەوە دوا بە دوایەوە ماسەلەن ڕاهێنەری گۆڵچەکان کە نزیکترین کەسە لێت وەکو گۆڵچیەک اینجا ستافی ڕاهێنەران اینجا یاریزانەکان لە یاریزانەکانش بەرگری اینجا یاریزانەکانی دیکە هەموو ئەوانە هۆکارن لەوەی کە مەسەلەن دەکلین شتمان هەبی ئەمە کە کاتێک باسی گۆڵ خاوێنی دەکەین فەزلەکە تەنیا لە بۆ من ناگەڕێتەوە بڵێم تەنیا و تەنیا من ناز هەموو یاریزانەکان هاوکارن لۆی کە مەسەلەن چ ئەنجامیانەکە باش بی یان چ گۆڵەکە خاوێن بی کە ئێستا بوویتە هەواڵەکی گەرم لە ناو خولی عراقی وتسديده جول ويخلصها برافو حارس المرمى حارس المرمى سرهنج محسن ينقذ المرمى وهذا محمد جفال والكرة الجميلة ينقذها الحارس سرهنج محسن ببراعة لێتی ناشارمەم شتەکەی بەنا سروشتی وەسف دەکەم پاشەوەی کە دەبینی هاندەرانی یانی قۆی جەویە یان زەوڕا یان تەڵەبە یان هاندەرانی یانەکانی دیکە زەوڕە مەسەن هەمیان بە هەمان شێوە پاڵپشتیت دەکەن یان پێت دەڵێن بەڵێ ئەتو شایستە ئەوەی کە لە هەڵبژاردی عراقبی ئەو ڕۆژە یەکێک لە ڕۆژنامەنووسەکان پرسیاری لێم کرد ئایا هەست بە مەزلومیت ناکەی کە تو بانکێژ نەکرای وتم لەگەڵ ئەوەی کە لە ناخی هەر تاکێکی وەرشی عراقی بەشایانی ئەوم دەزانێت کە لە هەڵبژاردی عراقم ئەوە خەمەکەم کەم دەکاتەوە دەتوانم بڵێم ئێستا کە لەگەڵ یانێ ئەمانە ئەو شتە بڵێم شتەکە ئاساییە بەڵام چەندین ساڵ پێش ئێستا کە لێرە بووم ئەو شتم دەگوت ینی چواردەورەی خۆم شتەکەیان ینی وەکو بڵێ پێکەنینیان بە شتەکە دەهات بەڵام ئێستا الحەمدولیلا ینی ئەگەرەکی زۆر باشیش هەیە کە ناوم لە پێکهاتەی ئەوەلیە قایمەی ئەوەلی هەیە پەیوەندیم پێوەکرایەکی لە برا ڕۆژنامەنووسەکان گوتی ناو تێدایە بەڵام لەو یاریزانانێک کە گەشتەکەن تێدا نەبوو زۆریش ئاساییە ئەوەندەی کە لەسەر من بوو مەبەستەکەم هەبوو مەبەستەکەش الحەمدولیلا توانیمان بیگەینێ ئیدی مەسەلەی هەڵبژاردی عراقیش ینی پێویستی بکاتە ئیشاڵڵە ئەگەر ئاست پێوەرە گەشتبینم بەوەی کە بسمەوە هەڵبژاردە ركنية للقوى الجوية يلعب الكرة لميثم داخل منطقة الجزاء أيمن خطيرة حمادي أوه رجل المباراة سرهنك لغاية الوحش یانی ئەمانێ بەغدا وەکو هەر یانەیەکی دیکە ڕوبەڕووی کێشەی دارایی بوویتەوە ئیدی ڕێخستنی تیپەکە لە سەرتاوە بە پێی دۆخی یانەکە بوو لەبەرەوە ینی وەکو سەرەتا بە دڵیان نەبوو بەڵام لە نێوانی قۆناغەکان پاشەوەی کە هەندێک یاریزانیان هینە لە پیشە گەرەکانیان گۆڕی و هەندێک یاریزانی دیکە هاتن دەتوانە بڵم یان ئێستا الحەمدولیلا تیپەکە خەریکە ڕێڕەوی خۆی وەردەگری هێشتا ینی یاریش ماوە لەوەی کە بتوانین هەر ناخۆمان بگەینێنە ناو پێنج تیپەکەی یەکەم ئەمە هەوڵی خۆمان دەدەین دەمێنێتەوە تەوفیقی خوای گەورە عالية داخل الجزاء والابعاد من سرهنك الى الركن عاد من سرهنك محسن الى الركن بەڵازان دەچینە لای تۆڕی پەیامنێرانمان بووی کە زانیاری لە سەرجەم شار و شارژەکان هەرێمی کوردستان وەردەگرین سەرەتا دەچمە پارێزگای سلێمانی پەیامنێرمان ڕامێر عوسمان وەردەگرم ڕامیا سڵای خوات لێ بێ دوایین زانیاری و چالاکیەکان چین لە پارێزگای سلێمانی
سڵاوی خوا لە تۆ بێدانیار بەیانیتان باش بە هیوای ڕۆژێکی باش بۆ ئێوە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. دیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی فیستیڤاڵی بەهارە دەکرێتەوە. ئەمڕۆ یەکەم ڕۆژی کارەکانیەتی. ئەم فیستیڤاڵە بۆ نمایشکردنی بەرهەمە ناخۆیەکان و کۆمەڵی بەرهەمی دەرەکیشە لە هەمان کاتدا. ئەمڕۆ یەکی مانگە یەکی چوارە دەست پێ دەکات تاوەکو 10 ڕۆژ بەردەوام دەبێت پێشنگاکە. ئێرە یانیەوە پێشنگا لە پێشنگای نەدەوڵەتی سلێمانی فیستیڤاڵە کراوەتەوە. بەرەبەرە ینی دەست دەکات بە کردنەوەی پێشنگاکە بڕیار وایە کاژمێر 11 بەڕۆی هاوڵاتیاندا بکرێتەوە. ئێستا ئامادەکاری تەواو کراوە بۆ پێشنگاکە. وەکو ئاماژەم پێکرد ینی بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوام دەبێت و هەروەها 200 کۆمپانیا کە کۆمپانیای نەوخۆیی و هەروەها کۆمپانیا لە وڵاتی ئێران و هەروەها کوردستانی بڵێن کوردستانی ڕۆژاوە ئەمانە لە چەند پارچەکانی تری کوردستانیش کۆمپانیا هەیە بەشدارە. زیاتر ئەو بەرهەمانەیە کە لە پێشنگاکە هەیە بەرهەمی خۆراکی و هەروەها کەلوپەلی ناوماڵ و کەلوپەلی کارەبایی و کۆمەڵێک بەشی دیکەیە کە نەمایش دەکرێن. لە هەمان کادا دەمەوێت ئاماژە بۆ بکەم ینی پێشنگاکە بەهۆی ئەو قەرەباڵخی کە لێرە دروست دەبێت چونکە ئەو پێشنگایە دانیار ساڵانە کە دەگرێتەوە قەرەباڵخێکی زۆر هەیە و لە هەمان کاتدا کە ئێستا پەتای کۆرۆنا هەیە لە هەمان کاتدا پێویستەکە کە تیمە تەندروستیەکان چاودێری ئەم پێشنگایە بکەن. بۆ ئێستا بەنمونە تیمێکی بەخشین هاتووە لێرە بۆ ئەوەی کە ینی هەر حاڵەتێک ڕووبدا خوا نەخواستە بەتایبەتی حاڵەتی کوتوپەڕ بۆی کە بتوانن فریاگوزاری سەرەتایی یان فریاگوزاری خێرا بۆ هەر کەسێ بکەن کە باری تەندروستی تێک بچێت یان ڕوبەڕووی گرفتێک بێتەوە. بۆیە تیمی بەخشین لێرەیە نەخۆشخانەی بەخشین لە پێشنگاکە ئەوەی کە بزانم ڕۆژانە دێن لێرە ئەو تیمە لە ڕووی تەندروستیەوە چاودێری بڵێن ئەم شوێنە دەکەن هەر کەسێک پێویستی بە فریاگوزاری خێرا هەبێ یارمەتی بدەن. لە هەمان کادا ئەوکو ئاماژەم پێکرد و پێشنگایە ژووری بازرگانی سلێمانی پێی هەڵساوە ساڵانە دەکرێتەوە ئەو پێشنگایە. ینی ئەمە یەکەم جارنی ئەمە سێم پێشنگایە کە لە شاری سلێمانی بۆ جۆرە فیستیڤاڵی بەهارە کە دەکرێتەوە و ینی ئەو بابەتانەی کە هەیە لێرە داشکانێکی باشیان بۆ دەکرێت. ئەوەی کە من بزانم ساڵانی ڕابردوش بەشداریم کردو لە پێشنگایە داشکان لە 130 بۆ لە 140 لە بەرهەمەکان دەکرێت. بەڵام ئەم ساڵ بەهۆی قەیرانی دارایی و هەروەها بەرزبوونەی پەتای کۆرۆنا دیار نییە ینی ئەم پێشنگایە وەکو ساڵانی ڕابردوو قەڵەباڵخە بێ یان نا. دوجار داشکانەکانی دەزانن ئەگەر بێت لە ڕۆژ یەکەمە داشکانی بەرچاو بکرێت ینی پێدەچێت لە ڕۆژانی ئایندەیە قەرەباڵخی زیاتری پێوە دیارە بەتایبەتی لە دۆخی ئێستای کە دۆخی دارایی هاوڵاتیان و موچە خراپە. ئەگەر بێت و داشکانێکی باش بکرێت پێدەچێت کە قەرەباڵخی یان خەڵکێکی زۆر سەردانی ئێرە بکەن. واروەها دەمەوێت ئاماژە بۆ بکەم ینی لە بەردەمی پێشنگاکە ینی تیمی تەندروستیش هەیە هەر کەسێک بچێتە ژوورۆ پێویستەکە ماسک ببەستێت و پابەندی ڕێنماییە تەندروستیەکان بێ بۆی کە ئەم قەڵەباڵخی دروستە بێت خوانەخواستە کاریگەری نەبێت لەسەر دروستبوونی حاڵەتێک یان توشبوون بە پەتای کۆرۆنای و کەسانەی کە هەیەە پێویستە ڕێنمایی تەواوی ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن بەو شێوەیە بچنە ژوورەوە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامێرمان ڕامیار عوسمان لە پارێزگای سلێمانیەوە لەگەڵمانە بوو. بەڵازان دەچینە سەر بابەتی تەوەری دوی بەرنامەکەمان کە باسکردن لەسەر کار و چالاکیەکانی کەمپینێک بەناوی 22 زائیدەن تۆ کە بزانین کار و چالاکیەکانیان خۆی لە چی دەبینێتەوە و تا چەند کار لەسەرەوە دەکەن کە هوشیاری بۆ گەنجان پێشکەش بکەن کە پێم وابێت لە 4 تەوەر ئەمساڵ کار و چالاکیەکانیان لە شارەکانی هەرێمی کوردستاندا ئەنجام دەدەن. دەچمە لای ئیمران سڵاوی خوارد لێبێت فەرموو ئەم تەوەرێمان پێشکەش بکە. بەڵێ کاک دانیار سڵاو لە تۆ لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام. بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاشە جوانەکەی پەیام بەیەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە ماوەی ڕابردوو 22 گەنج کەمپینێکیان ڕاگەاندووە بە ناوی 22 لەگەڵ تۆش واتە 22 کەس هاوکات دەبێت گەنجێکی تریش هاوکاریان بێ واتە لەگەڵیان بێ. ئەم گەنجانە مەبەستیانە زیاتر کۆمەڵگا و هاوکات چین و توێژی گەنج هۆشیار بکەنەوە کۆمەڵێک پەیامی گرنگیان بۆ گەنج پێەوە پێویستیان بەوەیە کە گەنجان لەگەڵیان بن بۆی کە هەرێمی کوردستان و هاوکات ڕەوشی گەنجان لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان ڕێک بخەن. 22 گەنجن لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان کۆبوونەتەوە و پەیامی جوان جوانیان پێ. ئەمڕۆ لە ستۆدیۆی پەیامی ڕۆژ باسی پەیامەکانی ئەو گەنجانە دەکەین
کاک بەختیارمان لەگەڵا یەکێک لە ڕێکخەرانی کەمپینەکە گلە 22 گەنجەی کە کەمپینەکەیان ڕاگەاندی کاک بەختیار خۆشحاڵ بووین زۆر بەخێر بێ بۆ ستۆدیۆی پەیامی ڕۆژ زۆر سپاس بۆیە کاک بەختیار کۆمەڵێک گەنجن پێم بڵێ و گەنجانە پێکاتون لەکوێ و لەسەر چ بنەمایە کەڵبژێردراون بەڵێ ئەمە 22 گەنجین لە 3 شاری یاریمی کوردستان هەولێر و سلێمانی و هەڵەبجە 22 گەنج بە شێوەیەکی با بڵێن یەکسان دابەشکراون بەسەر ئەو 3 شارەدا لە نێوان کۆمەڵێک گەنج هەڵبژێردراون کە زیاتر لە 1000 گەنج پێگاتوە ئێمە دیاری کراوین بۆی ئەم کەمپینە بەڕێوە ببین لەو 3 شارە باش لەم کەمپینەیە زیاتر بە شێوەیەکی گشتی ئامانجدان چییە؟ بەڵێ ئێمە لەو کەمپینی 22 لەگەڵ تۆ چوار پەیامی سەرەکیمانەیە کە دەمانەوێت کار لەسەرەوە بکەین یەکەم پەیاممان کەوەیە داواکردنی مافەکانی گەنجان لە داواکردنی مافەکانی خۆیان بە شێوەیەکی ئاشتیانە داوای مافەکانی خۆیان بکەن و پەیامێکی ترمانەوەیە کە گەنجان یاخود بەکارهێنەرانی سۆشیال میدیا وتاری ڕقەبەری بەکارنێنن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بابەتێکی ترمانەوەیە کە گەنجان کەسانی سەرکردە و لێهاتوو بکەن با پێشڕەوی خۆیان و کەسانی سەرکردە و لێهاتوو فۆلۆ بکەن لە سۆشیال میدیاکان و بابەتێکی ترمان ئەوەیە کە شوێن کەسانی سەرکردە و لێهاتووەکو باسم کردەوە بوو وتاری ڕقەبەریشەوە بوو کە بەکارنێنن بەڵێ ئەو بابەتەکان باشە دەتانهوێ ئیش لەسەر ئەو بابەتانە بکەم بۆی کە گەنجانێکی چۆن بن لە کۆمەلگا گەنجانێکی تەندروست بن هاوقەت بێکردنەوەی تەندروستیان هەبێت بێگومان ئەو بابەتانێک کە ئێمە دیاریمان کردووە کە کێشەی سەرەشین ئێستا لە کۆمەلگا ڕۆژانە ڕوبەڕوومان دەبێتەوە لە سۆشیال میدیا ئێمە دەمانەوەی گەنج لەسەر ئەو بابەتانە باشتر هۆشیار بێت و یارمەتی گەنجان بدەین لەسەر ئەو بابەتانی بۆی بێکەوە زیاتر هۆشیار بین بێگومان گەنج کۆمەڵە کێشەی تری هەیە لە هەرێمی کوردستانەوە چۆن ئەو چوار تەوەرەیەتان هەڵبژاردەوە بۆ ئیشکردن لەسەری بێگومان ئێمە بەکۆی دەنجی ئەو 22 گەنجە ئەو کێشانەمان هەڵبژاردووە یعنی ئەمە پێمان ئەو کێشانە زۆرینەی کێشەکانمان خستە بەرباسەوە بەڵام ئەو کێشانەمان زیاتر بەلاوە گرنگ بوو بۆی کاری لەسەر بکەین ئێمە دەزانین زۆر کێشەی تریش هەیە لە کۆمەلگا کە پێویستە کاری لەسەر بکرێت بەڵام زیاتر ئەو کێشانەمان بەلاوە گرنگ بوو کە دیاریمان کردووە ناوی کەمپینەکەتان لێ ناوە 22 لەگەڵ تۆ بەڵەبەستان لەم ناوەیە چییە؟ 22 لەگەڵ تۆ ئێمە 22 گەنجین لە 3 شاری یاریمی کوردستان کار لەسەرەوەی دەکەین کە ئێمە 22 لەگەڵ تۆ مەبەستمان لەوەیە کە هەر گەنجێکی کەش کە چاو لە کەمپینەکەیان بەشداری کەمپینەکە ئێمە دەکات بتوانێت ئەویش لای خۆیەوە بەشدار بێت لەگەڵمان و بتوانێت ئەویش کاریگەری دروست بکات لە لای خۆیەوە باش دوو ڕۆژە کەمپینەکەتان ڕاگەیاندووە پێم وابێ پێشوازی لە کەمپینەکەتان چۆنە لەلایەن گەنجانەوە ئەوەی ڕاستی بێ ئێمە ماوەیەکی زۆرە کار لەسەر کەمپینەکەن بەڵام بەڕسمی ئێمە سیوێکی مانگ دەکات دوێنێ کەمپینەکەمان ڕاگەیاندووە بە شێوێکی باش خەڵک پێشوازی لە کەمپینەکە ئێمە کرد کە ینی لە چاوەڕوانی ئێمەدا نەبوو بەو شێوە گەرم و گوڕا گەنجان کەمپینەکەی ئێمە قبوڵیان کردووە بەڵێ باشە لە کەمپینەکە دەتان هەوێت چاڵاچێک بکەن و چاڵاچەکانتان زۆرێک بگومان ئێمە چاڵاچیمان لە خلالی ماوەی ئەتاوەکو کەمپینەکەی ئێمە تاوەکو مانجینۆ بەردەوام دەبێت و ئێمە لەو ماوەیەدا کۆمەڵێک چاڵاچیمان دەبێت ئەگەر کۆڕۆنا ڕێگە بدات چاڵاچی مەیدانیشمان دەبێت ئێستا زیاتر لەبەر بارودۆخی کۆڕۆنا زیاتر چاڵاچەکانمان لە دیجیتال میدیا لە دیجیتال یاخود با بڵێن بە ئۆنلاینە بۆی پەیامەکانمان بگەن بەڵام ئەگەر کۆڕۆنا ڕێگە بدات ئیڤێنت و وەرکشۆپ و بابەتی زۆرا و زۆریشمان دەبێت بۆی گەنجان زۆرتر سوودمەند بن و پەیامەکانمان بە باشتر بگات باش کاک بەختیار چوار پەیامتان هەڵگرتووە وەکو بەخۆش باس کرد یەکەمیان بەشداریکردنی گەنجانە لە ڕێکخراوەکان و کۆمەڵگەی مەدەنی یانەمە یەکێک لە پەیامەکانتانە لەم پەیامەیە مەبەستان چییە؟ بەڵێ ئێمە ئەو یەکێکە لە پەیامەکانی مەکە گەنجان بەشداری ڕێکخراوەکان بکەن بۆ ئەوەی ئەوانیش بتوانن ببن بە بەشێک لەو گۆڕانکاریانەی کە خوازیاون لە کۆمەلگا و بەتایبەت ئێمە کار لەسەر گەنجان بەتایبەت ئافرەتان دەکەین چونکە ئافرەتان وەکو دەزانین نیوەی کۆمەلگان لە هەر کۆمەلگایەکدا ئێمە گەر ئافرەتان بێنە ناو
ڕێکخراوەکان و بتوانن کار لەسەر ئەو گۆڕانکاریانە بکەن بێگومان کۆمەلگایکی تەندروست و باشمان دەبێت بۆی کۆمەلگایکی پڕ بەرهەممان هەبێت. باشە بەشداریکردنی گەنجان ئێوە زیاتر جەختان لەسەر گەنجانە جیاوازی چێ لە نێوان گەنجێک کە بەشداری ڕێکخراوەکانی کۆمەلگی مەدەنینی کردووە لەگەڵ گەنجێک کە بەشداری کردووە جیاوازی لەو دوو نێوانەیە ئێوە دەبینەوە بێگومان ئەمە دەگەڕێتەوە سەرەوەی کە ئامانجی ئەو ڕێکخراوانە چیە بێگومان زۆرینەی ڕێکخراوەمان هەیە کە ئامانجێکی تەندروستیانێ بۆی کۆمەلگا بەرەو پێش ببن ئەگەر گەنجێک بەشداری ڕێکخراوەکان بکە بێگومان کۆمەڵێک کارامەیی کۆمەڵی کارامەیی دەتوانێت لەو ڕێکخراوانە بدۆزێتەوە توانەکانی خۆی لەو ڕێکخراوانە باشتر بکات بۆەوەی بتوانانی کاریگەری دروست بکات گەنجێک ئەوەی کە بەشداری ڕێکخراوی کردووە هیچ کارامەیەکی لە کارکردن لەگەڵ ڕێکخراوی کارکردن لەگەڵ تیم کارکردن لەگەڵ ئەو ئاستەنگانە کە تووشی دەبێتەوە لە میانەی کارکردنەکانیان بێگومان ئەو کارامەیانی کە وەری دەگرێت لەگەڵ کارکردن لەگەڵ ڕێکخرا و بە شێوەشی ئاسایی ناتوانێت وەری بگرێت. باشەوەتە ئێوە هانی گەنجان دەدەن کە بەشداری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بکە ئایا هەموو ڕێکخراوە یان تەنها ئەو ڕێکخراوانەی کە زیاتر پەیامی هۆشیاریان هەڵگرتووە بێگومان ئەمە هانیان دەدەین ئەو ڕێکخراوانە بدۆزنەوە کە لەگەڵ بیر و باوەڕی خۆیان و ئێمە ئەو با بڵێن ئەو تاکتیکانیان پێ دەڵێن کە چۆن ڕێکخراوێکی باش هەڵبژێرن بۆی کاری لەگەڵ بکەن بتوانن ئەو ڕێکخراوە هەڵبژێرن کە لەگەڵ بیر و باوەڕی خۆیان زیاتر گونجاو ئەو ڕێکخراوانە کە دەتوانێت ئامانجیان گیانی پەیامێکی دروستە بۆی کۆمەلگایشی تەندروست بێتەکەیەوە لەگەڵ بەشداریکردنی گەنجان لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی نووسیتانە بە تایبەت کچان یان ژنان بەکار چییە کە زیاتر جەختان لەسەر بابەتی ژنان و کچانە ئایا ئەوان کەمتر بەشداری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیان کردووە بێگومان زیاتر کەمتر ئەوە لە کوردستان دەیبینینی زیاتر لە بەشداری ئافرەتان لە ڕێکخراوەکان ئەمە زیاتر مەبەستمان لەوەی کە وەکو باسم کرد ئافرەتان نیوەی کۆمەڵگان لە هەر کۆمەڵگایەکدا ئێمە وەکو دەیبینین ئەگەر بڵێن کۆمەڵگای ئێمە دوو قاسی بێ قاسێکیان پیاوە و قاسێکیان ئافرەتە قاسی پیاوەکانمە وەکو دەیبینین تەواو بێز و لەسەر پێی خۆی ڕاوەستەوە بەڵام ئەگەر بین و کار لەسەر قاسەکەی تری بکەین کە ئافرەتە بێگومان دەتوانێت کاریگەری باش دروست بکەین ئەگەر لەسەر دوو قاسی خۆمان بە شێوەیەکی تەندروست و باشە بۆ وەستێ بێگومان کۆمەڵگایەکی بەهێزمان دەبێت. باشە گەورە نەکردنی کەسانی بێبنەما لە سۆشیال میدیا یەکێکی ترە لە پەیامەکانتان لەم پەیامەیە دەتان هەوێت چی بگەێنە بەڵێ ئێمە کار لەسەر ئەوە دەکەین کە گەنجان دوای کەسانی سەرکردە و لێ هاتوو بکەون لە سۆشیال میدیا بۆی هەموو گەنجان هۆشیار بن لەوەی کە چێ دەکەن بە پێشڕە و سەرکردەی خۆیان و چێ دەکەن بە باڵێن لە چێ لایک و فۆلۆ دەکەن بۆەوەی لە باڵێن لە پلاتفۆرمەکان لە پلاتفۆرم و یاخود لە باڵێن لە فیدەکانی ئەوان بەدیار دەکەون بزانن چێن ئەوە ئەو کەسانە بێگومان ئەوان ئەو کەسانە گەر بە شێوەشی ناوەشیارانە بتوانن ئەو کەسانە بکەن بە پێشڕەوی خۆیان ئەگەر بە شێوەشی ناوەشیاران ئەو کەسانە بکەن بە پێشڕەوی خۆیان بە ناڕاستە و خۆکاریگەری لەسەر بیرکردنەوەکانیان دروست دەکات کە ئەمە وا دەکات لە بیرکردنەوەیان بگۆڕێت و باشە حەزەکەم ئەوم پێ بڵێ بەگشتی گەنجانی ئێمە بۆ ئەم بابەتە شۆن ینی تا چەند کەسانی بێبنەمایان گەورە کردووە بەگشتی بەکارهێنەرانی سۆشیال میدیاکەەوە لە سۆشیال میدیا ئەوەی ئێمە هەستمان پێ کردووە گەنجان زۆر ناخۆشیارن لە گەورەکردنی ئەو کەسانە لەوانەیە گەنج نەزانێت کە بەلایکردنێکی ئەو کەسانە ئەو کەسە بە ناڕاستە و خۆ بەلایکێکی ئەو زۆر گەورە دەبێت و گەنجان بە ئەمە بەگشتی ئەسمە بۆی کردووە کە ناهۆشیارن لەو بابەتەوە چکە گەورەکردنی کەسانێک کە ناشایستن بەڕاستی کێشەیە کە ڕوبەڕووی کۆمەلگاکەمان بۆتەوە ئێمە دەمانوێت گەنج لەوە هۆشیار بکەینەوە کە یاخود یارمەتی گەنج بدەین بۆی هۆشیاری بکەینەوە لەو بابەتەی کە گەورەکردنی کەسانی بێبنەما چۆن کەسێک هەڵبژێرن کە فۆلۆی بکەن چۆن کەسێک هەڵبژێرن بۆی بکەن بە پێشڕەوی خۆی باشە بەڵام ئەمە زۆر لە کۆمەلگای ئەمە دەبینی دەستا پێشڕەوی بەشێکی زۆری بە تایبەت کچان کەسە مۆدێلەکانن ئەمە ئێوە ئیشتان لەسەر و بابەتەیە کردووە زۆرترین ئەو کەسانی کە فۆلۆوەرسیان هەیە و هاوڕێ و ڕەفیق و لایک و کۆمنتیان هەیە ئەو کەسانن کچە مۆدێلەکانن
بۆ نمونە ئێوە ئیشتان لەسەر ئەو بابەتانە کردووە کە جۆرێک لە جۆرەکان ئەوانە نەبن بە پێشەوای خەڵک بەڵێ ئێمە تازە کەمپینەکەمان وەکو باسم کە ڕاگەیاندەوە بەڵام لە داهاتوودا کار لەسەر ئەو بابەتەش دەکەین کە باڵێن گەنجان و خانمان بەتایبەت ئەو کەسانی کە فۆڵۆیان دەکەن فۆڵۆیان دەکەن بزان ئەو کەسانە کە کەسانێکی باڵێن بە تەواوەتی شایانی ئەوەن کە فۆڵۆیان بکەن و پایامەکانیان دیاری کراوە چکە هەموو کۆمەڵێک پێوەرەیە بۆی کەسێک کە لای خۆتەوە فۆڵۆی بکەی یاخۆت لایکی بکەی بۆی ئەمە ئەو پێوەرانە بۆ گەنجان دەخینە ڕووبۆی لای خۆیانەوە ئەو پێوەرانە دیاری بکەن و دایبنێن بۆ ئەو کەسێک کە فۆڵۆی دەکەن باش فۆڵۆکردنی ئێوە چۆن ینی دەڕوانەوەی کە کەسێک فۆڵۆ دەکەیان کەسێک لایک دەکات ڕاستەوە خۆ بەمانەی گەورەکردنی و کەسەیە دێت بێگومان ئەمە دەتوانین بڵێن ڕاستە چکە لەبەر ئەوەی بەلایکردنێک و بەلایکردنێکی من و تۆ بەلایکردنێکی من و بەلایکردنێکی تۆ ئەم کەسە بەنا ڕاستە بخۆ گەورە دەبێت و دەبێت بە کەسێکی با بڵین گەورە لە کۆمەڵگا کەمەش کە بۆ کەسێکی گەورە لە کۆمەلگا ئەمە هیچ پامێکی دیاریکراوی کە پامێکی دیاریکراوی نەبوو ئەنە خۆی قسەیەک هەیە دەڵێ ئەو کەسەی کە هیچی پێ نییە هیچی لێ چاوەڕێ ناکرێت یعنی ئەگەر تۆ کەسێک فۆڵۆ بکەی کە هیچی پێنیە تو نابێت چاوەڕێ هیچی لێ بکەیت باش یەکێکی تر لە پەیامەکانتان کەمکردنەوەی وتاری ڕقەبەریە وتاری توند ئێوە ئیشتان ئەمە بەڕا بەجددی ئەمە لە کۆمەلگای ئەمە زۆر زۆرە هەرچەندە پەیامەکانی ترتان هەمووی جوان و لە جێ خۆی وەڵام بە تایبەت لە نێوان پەیامی شارتێتی ئەمە زۆر زۆرە ئێوە چیتان کردو بۆی کە وتاری ڕقبەری لە نێو کۆمەلگای ئەمە کەمکەنەوە بە تاکید ئێمە کار لەسەر ئەو بابەتەش دەکەین ئەمە بابەتەکان بە شێوەیەکی هاوسەنگ دەمانەوێت لەو چەند مانگەی داهاتوودا کاری لەسەر بکەین یەکێک لە وتاری ڕقەبەری ئەمە بۆ گەنج دەخینە ڕووکە ئەگەر وتارێکی لەو شێوەی بۆ کەسێک نووسی ئەویش واز بکات لە شوێنی ئەوە ئەگەر خۆی لە شوێنی ئەو کەسەدا بنێ ئەو چه هەستێکی دەبێت ئەگەر بەناڕاستە خۆ هەستێکی با بڵێن ئەرێنی لا دروست نەکرد بزانێت کە ئەم قسەی کە ئەو کردوێتی شتێکی باش نییە چکە کاریگەری نەرێنی لەسەر ئەو کەسە دروست دەکات کە ئەو وتارەی بەرامبەر ڕوبەڕوو دەکرێتەوە ینی دەبێت گەنج لەوە تێبگات کە خۆی بێنێتە ڕێزە و کەسێک کە ئەو وتارەی بەرامبەر بەکار دەێنێ باش وتارەکانتان دیاری کردووە وتارە ڕقبەریەکان ئێوە لە سۆشیال میدیا کە چین زیاتر برجۆی خەڵک دەکەوێت بەڵێ وتارە ڕقەبەریەکان وەکو خۆشەدا ئاماژەت پێدا شارسێتی یەکێکە لە ئەو وتارانەی کە ڕوبەڕووی لە سۆشیال میدیا وەکو دەیبینین زیاتر باوە ئێستا کە زۆرینەی یاخود ئەو شتانەی کە کەسێک چاڵاشی گەنجام دەدا زۆر وتاری ڕقەبەری و ناشرنی ڕوبەڕوو دەبێت و ئێمە دەین ئەمەش دەمانەوێت یارمەتی گەنجانیش بدەین بۆەوەی لەو بابەتەش زیاتر هۆشیار بن لە وتاری ڕقەبەری مەبەستان کۆمنتیشە یان تەنها نووسینی وتارێک بێگومان کۆمنتیش یەکێکە لە وتاری ڕقەبەری چکە کۆمنت یەکێکە لە شتانی کە دەتوانێت ڕای خۆت بەرامبەر بۆ کەسی بەرامبەری دەرببڕی باش ئێستا ینی ئێوە پلانتان چیە بۆ بابەتە چکە بەڕاستی پەیجی هەر کەسێک دەکەوە هەر شتێک دەکەوە ڕاستەوە خۆ دەبینی لە کۆمنتە کۆمەڵە قسەی نەشیاوی پێگوتراوە بەڵ پلانەکانتان چە بۆی کە ئەو بابەتە نێڵە بەخۆی ئەو بابەتە پلان سۆشیال میدیا لە هەموو زیان هیچ سانسۆرێکی لەسەر نییە و زۆر کراوە هەموو کەسێک دەتوانێت بە شێوەشی ئاسان بەکاری بێنێت زیاتریش ئەمە بۆ دەگەڕێتەوە کە زمانی کوردی زمانێکی با بڵێن زۆر ستاندارد و زمانێکی ستانداردی نییە بۆی لە ناو پلاتفۆرمەکان زیاتر بەربڵاو بێت چکە ئەو پلاتفۆرمانە کۆمەڵێک سانسۆریە بۆ زمانەکانی تر کە دەتوانێت ئەو وتارە ڕقەبەریەکان ڕاستەوخۆ لای ببات بەڵام وەکو لە کوردستان دەبینی نیست سانسۆرێک نییە و زمانەکەی کوردیشمان بە شێوەیە کە لە ناو پلاتفۆرمەکان ناسراو نییە بۆەوەی کە کۆمنتێکی لەو شێوە یاخود وتارێکی لەو شێوە نووسرا زوو پلاتفۆرمەکە لای خۆیەوە ڕەشی بکاتەوە بۆی کاریگەری لەسەر دروست ناکە بێگومان ئەمەش کار لەسەرەوە دەکەین کە گەنجان لای خۆیانەوە هەست بە شتە بکەن کە ئەمەی دەیکەن شتێکی باش نییە ئەمەی دەیکەن شتێکی باش نییە باشە بەڵام دەبینین زۆر زار بەداخۆ لە کۆمنتەکانە تەنها گەنج نییە کۆمنتی وتاری ڕقبەری دەنووسێ جاری وایە لەسەر ئاستی باڵاش دەنووسێ
ئێوە چیتان هەیە بۆ گەنجان لەم بابەتەیە کە دەبینین کۆمەلگا خۆی وای لێ هاتووە ئێوە چی دەکەم بۆی کە گەنج نەکەوێتە ژەڕچێفیە و کەسانەوە بگومان ئامانجی دیاریکراوی ئێمە گەنجانە زیاتر ئێمە کار بۆ گەنجان دەکەین ئێمە زیاتر ئەو کەسانی کە با بڵین لە پلێشی باڵاترن و ئەوە ئامانجی ئێمەنین بەڵام پەیامەکانی ئێمە پەیامەکە کە دەتوانێت هەموو کەسێک سوودی لێ وەربگرێ ئەگەر گەنجان بەشدار بن و هاوکار بن لەگەڵمان بێگومان کاریگەری لەسەر ئەوانیش دروست دەکەین باش خۆتان هیچ نمونەیەکتان هەیە کە وتارێکی ڕقبەریتان نووشی بێ و بزانین خەڵک چۆن ینی تەفاعولی لەگەڵ کردووە هیچ بابەتێکی واتان کردووە هێشتان لە سەرەتای کەمپینەکە ئەمە لە سەرەتای کەمپینەکەی لە سەرەتای کەمپینەکەیدان بەڵام ئەوەی کە وتاری ڕقەبەری هەیەمە لە ڕۆژانە لە سوۆسیال میدیا دەیبینین کە چەند وتاری ڕقەبەری یاخود چەند کۆمنتی نەشیا و کە دەبینین شایانی نووسین نییە و بەڵام کەسەکە بە ئاساییەوە دەینووسێ لەوانەیە لای خۆی واز نەکات هەز بکات کە شتێکی ئاساییە بەڵام بە تاکید ئەمە کاریگەری لەسەر کەسی بەرامبەر دروست دەکات باش ئەگەر بێت و ئەمانە سانسۆر نەکرێەوە تا جۆرێک لە جۆرەکان ڕێکخنەوە بۆ وتاری ڕقەبەری نەکرێت لە داهاتوو چاوەڕوانی کۆمەلگایەکی چۆن دەکەین بە تاکید چاوەڕوانی کۆمەلگایشی تەندروست ناکەین لەبەرەوەی ئەو کەسێک کە کەسێک شتێکی باش دەکات چندێک کۆمێتی نەشیا و وتاری ڕقەبەری لە بۆ بێ لای خۆیەوە ساڕ دەبێتەوە لەسەر ئەو کارێککە کردوێتی ئەمە کە کۆمەلگایشی بێبەرهەم و باڵین بێسوودمان لە داهاتوودا ئەگەر بەو شێوە بەردەوام بێت چاوەڕێ دەکات ئەگەر ئەمە گەنجان داواکارین لە گەنجان هاوکارمان بۆی بتوانین بەیەکەوە کاریگەریەک لەسەر ئەو بابەتانە دروست بکەین باش کاک بەختیار یەکێکی تر لە پەیامەکانتان داواکردنی مافی خۆتە باشێوەیەکی شتیانە بەڵێ لەم پەیامەیە مەبەستان چییە؟ بەڵێ لەو پەیامە ئەمە دەمانەوێت گەنج دەمانەوێت یارمەتی گەنجان بدەین بۆی بە شێوەی ئاشتیانە داوای مافەکانی خۆیان بکەن گەنج ئەگەر داوای مافی خۆی بکات بە شێوەی ئاشتیانە بێگومان کاریگەری دروست دەکات بۆ باڵێن بۆ داواکاری کە هەیەی بۆی مافی خۆی وەربگرێت باش بۆچی نووسیوتانە بە شێوەیەکی ئاشتیانە لە ماوەی ڕابردوو گەنج بە شێوەیەکی تەندروست داوای مافی خۆی نەکردووە بێگومان ئەوەی لە ڕابردوو دابینی ومانە لە هەرێمی کوردستان گەنجان زۆر بە شێوەی ناتەندروست داوای مافەکانی خۆیان کردو و تاوەکو گەیشتۆتە ڕادەیە کە زیانی مادی و زیانی معنەویشی زۆر لێکەوتۆتەوە کە ئەمەش وای کردووە هەم داواکاریەکەیان نەگاتە زێ و هەمیش زیان بە خۆیان و بە ماڵ و مڵک بگەێنن باشە ینی گەنج زۆردا دەڵێت کە گوێمان لێ ناگرێ ئێمە بە شێوە ئاشتیانە داوامان کردووە لە سوۆسیال میدیا نووسیومانە لە زانکۆکان بەسمان کردووە بە هیچ شێوەیەک گوێمان لێ ناگرێت بۆ ناچار پەنامان بۆەوە بردووە کە بۆ منە خۆ پیشاندان بکەین ئێوە چیتان هەیە وەڵامتان چێ بۆ گەنجانە چکوانە هەر گەنجن بەڵێ بێگومان دەبێت گەنج لەوە تێبگات کە داواکردنی ماف تەنیا بە شێوەی ئاشتیانە دەکرێت بە شێوەی تونند و تیژی ماف داوا ناکرێت ئەمە ئەوەی کە بینیمان لە ڕابردووەکو باسی شم کرد داواکاریەکان بە شێوەی تونند و تیژی هیچ ئەنجامێکی نەبوو ئەگەر گەنجان بەیەکەوە دەنگێکی ڕایەکی گشتیان هەبێ بتوانن بەیەکەوە داوایەکی مافی خۆیان بکەن بێگومان کاریگەری دروست دەبێت یعنی ئەگەر گوێشیان لێ نەگیرێت ئەگەر بەهێز بن و بەردەوام لەسەر ئەو پەیامەی کە هەیتیان بێگومان کاریگەری دروست دەکەن داواکردنی مافی خۆت چەند بنەمای سەرچێ لایەوە داواکردنی بێگومان کە داواکردنی ماف یەکێکە لە باڵێن ئەوە سەرەتایەکانی هەر مرۆڤێک کە بێوێ داوای مافی خۆی بکات ینی شتێکی زۆر ئاسایەکی خۆیتی مافی خۆیەکی و کە داوای دەکات و هیچ باڵێن ئەوەی نییە کە لایەنێک یاخود تاقمێک ئەوە هەست بۆ بکات کە ئەو شتەی پێی داوە ئەوە بەشایانی نییە داواکردنی ماف شتێکی سەرەکی مافیش سەرەتایی هەموو مرۆڤێکە باشە کاک بەختیار بەڕاستی من حەزەکەم لەسەر و بابەتە تۆزێ بووەسین داواکردنی مافەکانی خۆت دەتان هەوی چی بە گەنجان بڵن گەنجان چۆن داوای مافی خۆیان بکەن لە بەتایبەت لە ئێستای هەرێمی کوردستان کە بەڕاستی جۆرە لە گوێ نەگرتن هەیە لە گەنجان دەتان هەوێ و بە شێوازە گەنجان داوای مافی خۆیان بکەن ئەمە دەمانەوێت گەنج بە شێوەشی ئاشتیانە داوای مافەکانی خۆیان بکە ئەگەر گەنج بە شێوەشی ئاشتیانە داوای مافەکانی خۆی کرد بێگومان دەتوانانی کاریگەری دروستکار وەکو باسیشم کرد بەڵام ئەگەر بە شێوەشی تونند و تیژی
داوای مافەکانی خۆی کرد ئەوە بێگومان کاریگەری دروست نابێت ئەوە ئەمە لە چەند مانجی داهاتوشدا کە زیاتر کار لەسەر ئەو بابەتە دەکەین و زیاتر دەیخینە ڕوو لە ڕێگای ئەو ڤیددیویانەی کە هەمانەوە ئەو پۆستانەی کە دەیکەین لەسەر ئەو بابەتانە. میکانیزمەکانتان دیاری کردیە کە دەتان هەوێت گەنج لە چ ڕێگایەکەوە داوای مافی خۆی بکە؟ بێگومان ئەو میکانیزمانە دیاری دەکەین لەلایەن کەسانی شارەزاوە بۆی ئەوان کە با بڵین کەسانی شارەزا و پسپۆرن لەو بوارە بتوانن ئەو میکانیزمانە دیاری بکەن کە بە فعلی کاریگەری دروست دەکات. باش ئێوەش لەگەڵەوەی دەتان هەوێت داوای مافی خۆیان بکەن بەشێکی کردوتانە بە ئاشتیانە مەبەستانەوەی کە زیان بە گەنجەکە نەگەێنێت لە بابەتی ئاشتیانە؟ بەڵێ بێگومان زیان ئەم بە گەنجەکەی نەگەێنێ ئەمیش بەو با بڵین بەو دام و دەستگای کە دەوێت داوای مافی خۆی لێ بکات. یعنی ئەگەر بە شێوەی تونند و تیژی داوای مافەکەی خۆی کرد لەوانەیە زیانی دوولایانەیە بێتەم بۆ ئەوەی کە دەیەوێت مافی لێ بکات و ئەوەی کە داوای مافی خۆی دەکات. باش کاک بەختیار تاوان 4 پەیامی گرنگتان هەڵبژاردووە بۆ تەوتوێکردنی ئەو کەمپینێ و ئەو ماوەی ئەم کەمپینەیە پێم بڵێ ئەم چوارەیە تا چەند هەوڵی چارەسەرکردنی دەدەن و پلانتان وایە تا کۆتایی کەمپینەکە چەند گەنج لەگەڵتان بەشداری ئەم کەمپینەیە بکە؟ ڕاستی ئێمە دیاریمان نەکردووە کە چەند گەنج بەشدار دەبێت لەگەڵمان بەڵام چاوەڕێەوەی دەکەین کە زۆرترین گەنج لە شار و شارۆچکەکانی یاریمی کوردستان بەشدار بێت. ڕاستە ئێمە لە 3 شاری تایبەت هەولێر و سلێمانی وەڵەبزەش بەڵام پەیامەکانمان پەیامێکی گشتیە و لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەبێت. یعنی ئەوانیش دەتوانن لای خۆیانەوە بەشدار بن لە کەمپینەکەی ئێمە و زۆرترین گەنج بتوانین پێکەوە کاریگەری دروست بکەین. دەتان هەوێت لە داهاتوو گەنجانێکی چۆن بن لە هەرێمی کوردستان؟ دەمانەوەی گەنجان لە داهاتوودا گەنجانێکی سەرکردە و لێهاتوو بن و خۆیان ببن با پێشڕەوی خۆیان و بتوانن گەنجێکی سوودمەند بن بۆ خۆیان و بۆ کۆمەلگاکەیان. باشە هەرچەندە ئێوە گەنجێنەوانێک کە تەواوی و 22 کەسەیە بەڵام بۆ گەنجانتان هەڵبژاردووە سپارک بۆ گەنجانی هەڵبژاردووە. بێگومان ئێمە خۆمان گەنجین و زیاتر لە کێشەکانی گەنجان تێدەگەین و ئەمەش بەشێکین لەو کێشانەی کە هەیە خۆمان گەنجین و ڕوبەڕۆی کێشانە دەبینەوە بەڵام ئێمە بە لەو ماوەی ڕابردوو چەند خول و ڕایەنانێکمان وەگرتووە زیاتر لەو کێشانە با بڵێن شارەزاییمان پیا کرد و توانیمانە ئەو کێشانە دیاری بکەین ئەگەرنا ئێمە خۆشمان بەشێکین لە گەنجان و خۆشمان ڕوبەڕووی ئەو کێشانە بووینەتەوە کە ئێمە باسی لێوە دەکەین. باشە هەر 4 پەیامی جوانە خۆتان هەر 4 پەیامتان لە خۆتان جێبەجێ کردو 22 گەنجەیە واتا بە تەواوەتی ینی بەشداریکردنتان لە ڕێکخراو مەدەنیەکانەمە هەیە گەورە نەکردنی کەسانی ناشایستە یان کەمکردنەوەی وتاری ڕقبەری و هاوکات داواکردنی مافەکانی خۆتان بە شێوەیەکی ئاشتیانە هەوڵتان داوە ئەم 22 کەسێت تەواو ئەم 4 بنەمایەتان لای خۆتان جێبەجێ کردووە؟ بێگومان ئێمە ئەو 22 گەنجە لە کەسانی زۆر بەتوانە پێکات و نامووی پسپۆڕی جیاوازیە کە کار لەسەر کەمپینە دەکەین لەوانەیە پێشەوەی کە لەگەڵ باڵین لەگەڵ ڕێکخراوی سپارشی وەڵەندی بەشدار بین ئەمە بەشێک بووبین لەو کێشانەی کە تووشی ئەو کێشانە بوو بینینەوە کەسانی بێبنەمامان گەورە کرد بێت بەڵام دوای ئەوەی کە ئەو خول و ڕایەنانەمان وەرگرتووە لەو ماوەی ڕابردوو ئێمەش زیاتر هۆشیاروینەوە لەو بابەتانەی کە هەیە. باشە زۆر باشە داواکردنی مافەکانی خۆتان هیوام وایە بەردەوام بن لەسەرەوەی کە داوای مافی گەنج بکەم بەیەکەوە و هاوکات گەنجانیش هەمومان بەیەکەوە داوای مافی خۆمان بکەین بۆی کە بێگومان بە شێوەیەکی ئاشتیانە هەر بکوێەوە باستان کرد. دەست و خۆش بێ کاک بەختیارەگە لە کۆتاییەکەی قسەیەکت ما بێینایمە زۆر خۆشحاڵم بە میواندار. زۆر سپاس بۆ میواندار. لە کۆتاییدا دەڵێم ئێمە پێویستمان بە گەنجان بەشدار بن لەگەڵمانە ئێوە کارەکانمان زیاتر لە ڕێگای ئۆنلاینەوە لەگەڵمان من لە سەر سۆشیال میدیاکانمان فۆلۆمان بکەن لایکمان بکەن بۆ ئێمە بتوانین پەیامەکانمان بگات بە زۆرترین کەس چونکە ئێمە پەیامێکی گەنجانەمان هەڵگرتووە و لە بۆ گەنجانە ئیش دەکەین. یعنی تاو ئیتر ئیشەکانتان بۆ گەنجانە تایبەت بۆ گەنجانە بەردەوام دەبن تاکە ئەم کەمپینەیە ئەو کەمپینی ئێمە تاوەکو مانجینەوە بەردەوام دەبێت. بەشداریکردنی چچین و توێژێک وەتا چۆنەڵی
گەنجان چۆن بەشداری بکەن میکانیزمەکانی بەشداریکردنی گەنجانتان چۆن داناوە کاک بختێرە چەندە و پرسیار دەبارە سەرتا بیکەم گەنجان لە بەشداریکردن لەگەڵ ئێمە ئەوان کە لەگەڵمانن لە سوۆشیال میدیا دەتوانن ڕایەکانی خۆیان بابەتەکانی ئێمە بەقوتر بکەن بەڕای خۆیان دەری ببڕن و لە داهاتووشدا ئەگەر کۆڕۆنا ڕێگە بدات ئەمە چەندین سیمینار و وەڕکشۆپمان دەبێت کاوانی دەتوانن بەشدار بن لەگەڵمان و سوودمەند بن. دەست خۆش بە کاک بختیار زۆر سپاس بۆ تۆ بەڵێ زان و خۆشەویستان ئەوەی بینیتان ئەم ئەڵقەی ئەمجارەی پەیامی ڕۆژ بوو لە شاری هەولێر پێشکەشمان کردن بەو هیوایە کە تەواوی گەنجانمان هۆشیار ببنەوە. دەگەڕێمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە. زۆر سپاس بۆ هاوکارمان ئیمرانەبیر لە هەولێرەوە لەگەڵمانەوەی ئەم تەورێت پێشکەشکردین دەخوازین کە گەنجان وشارێکی باشیان هەبێت تاوەکو و ڕۆڵێکی باشیان هەبێت لە کۆمەلگای کوردیدا. بەڵازان دەچمە لای پەیامنێران و دەگەڕێمەوە چەمچەماڵ پەیامنێرمان جەلال جەباری وەردەگرم. جەلال سڵای خوات لێبێت دوایین زانیاری و چالاکیەکان چین لە قەزای چەمچەماڵ. دانیار دووبارە سڵای خوای گەورە لێ و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. دیارە ئەمڕۆ یەکی نیسان دەیەمین ساڵی یادیدەنی کۆمەڵ ڕادیۆی چەمچەماڵە. 10 ساڵتەیە پەڕێ بەسەر یەکەمین پەخشی دەنگی کۆمەڵ ڕادیۆی چەمچەماڵ لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری وە لە ئێستاە دەنگی کۆمەڵ خاوەنی ژمارەیەک بەرنامەی هەمەڕەنگ و جۆرا و جۆرە و ژمارەیەک لە پێشکەشکاری خۆبەخشە و بۆەوە مانگی ڕەمەزانیش بە دڵنیایەوە کۆمەڵێک ئامادەکاریان کردووە. من بۆ کۆی ئیش و کارەکانیان وە کۆی بەرنامەکانیان لەگەڵ مامۆستا ئازاد ڕسوڵ گفتوگۆەکەم بەرپرسی دەنگی کۆمەڵ ڕادیۆی چەمچەماڵ. مامۆستا ئەگەر بێت ئێرە زۆر سپاس بۆ ئامادەبوونت و پیرۆزباییتان لێکەن بە بۆنی دەیەمی ساڵیادی دەنگی کۆمەڵ ڕادیۆی چەمچەماڵەوە. لە ئێستایان ڕادیۆکەی جەنابتان چەند بەرنامەتان هەیە و چەند کارمەندتان هەیە و چەند پێشکەشکاری پێما بێ خۆبەخشتان هەیە فەرموو. بەڵێ دەستان خۆش بێت سوپاس بۆ ئامادەبوونتان کە لە چالاکیەکانە وجودتان هەیە دەستخۆشیمانێ بۆ کەناڵی ئاسمانی پەیام. بەناوی خۆی گەورە میهرەبان ئەمڕۆ دەهەمین ساڵ ڕۆژی دەنگی کۆمەڵ ڕادیۆی چەمچەماڵە. لە ساڵی 2011ەوە ئەم ڕادیۆیە سوپاس بۆ خی پەروەردگار دەستی بە پەخشەکەی کردووە دەستی بە پەخش کردو لە سنووری چەمچەماڵ و دەوروبەریدا. ئێستاکە دوو پەخشمان هەیە پەخشێکمان هەیە لە تەکیە و پەخشێکشمان هەیە لە چەمچەماڵ. پەخشی ڕئیسیمان لە چەمچەماڵە. پەخشی تەکیە هیچ چەمچەماڵ پەخش دەکەینەوە. ئامانجشمان لەوە بەڕاستی خەڵکێکی زۆر گلەی ئەوەیانە کرد کەوا پەخشەکان زۆر جار بە سنووری منتیقەی کۆیە یاخود ئەمدی و منتیقەی سەنگاو بە بناری چیایەکە کەمترە گەیشت بۆیە ئەو پەخشەشمان لەوێدانا و لێو پەخشەکەینەوە بۆی بتوانین زۆرترین خەڵک سوودمەند بێ لە دەنگی کۆمەڵ ڕادیۆی چەمچەماڵ. پەخشی ئێوە لە چۆ بۆ چۆ تقریبان ئەگات ینی پەخشی ڕادیۆکە ئێوە؟ بەڵێ ئێمە پەخشی ئێمە ئەتوانی بڵین لە سنووری بەرەو باکوور هەتاکو و سلێمانی سەر و سلێمانیەوە ڕات لە باشوورشەوە هەتاکو و قەرەنجیر دەڕات لە ڕۆژهەڵاتەوە ئەچێتە سەروی سەنگا و بەرەو لای کەلار و ئەوە لە ڕۆژ ئاواشەوە بەری کۆیە بڵین تقریبان هەتاکو کۆیە نزیکی کۆیە و تەقتەق پەخشی دەنگی کۆمەڵ ڕادیۆی چەمچەماڵ دەچێت. لێستا چەند بەرنامەتان هەیە مامۆستا کۆی بەرنامەکان و چەند پێشکەشکارتان هەیە پێما بێت کە بەشێکی زۆر لە پێشکەشکارەکانتان خۆبەخشن؟ بەڵێ ئێستا لەوانەیە ئەوانەی کە گوێبیستی ئەم بەرنامەیە دەبن لایەن سیر بێت دەنگی کۆمەڵ ڕادیۆی چەمچەماڵ بەم هەموو ئیشکردن و خزمەتەیەوە دوو کارمەندمان هەیە کۆکو دوو کارمەند کە سەرکاری پرۆژەکە دەکات ئەویشێکی 200,000 هەیە. بۆیە لێرە من دەستخۆشیم هەیە لە کاگەرسەلان و کاک دڵشاد کە وەکو کۆنتترۆل سەرپەرشتی پرۆژەکە دەکەن کە دوو کارمەند کە بۆ ڕێژەکەمە بۆ ڕەپارەکەمە سەرپەرشتی دەنگی کۆمەڵ ڕادیۆی چەمچەماڵ دەکەن. بەرنامەکانشمان بە هەمان شێوەکو چۆن دەستخۆشی لەمان دەکەم و دەستخۆشیش لەو کچ و کوڕانە دەکەین کە خۆبەخشانە لەگەڵماندان ئەگەر ئێمە ئەوان نەبن دەنگی کۆمەڵ ڕادیۆی چەمچەماڵ ناتوانێت ئەو خزمەتانەی بکات. ئێستاکە ئێمە هەفتانە بە نزیکی 20 بەرنامەمان هەیە بەرنامەی پەخشکردن بەرنامەی خۆمان بەرنامەی ئەوەی کە ئەو کچ و کوڕانە سەرپەرشتی دەکەن. ئەم 20 بەرنامەیە و زیاتر لە 20 خۆبەخشمان هەیە لە کچان و کوڕان بە تایبەتی لە کچان ڕێژەکان زیاترە کە وەکو خۆبەخش دێن لە شار و شارچەکان و دێن بۆ چەمچەماڵ بەرنامەکانیان پێشکەش دەکەن بۆ بگرە
جاری وە هەیە پارەی کرێسارەکەشان ڕەنگە نەدرێتەوە بەڵام شەوق و زەوقێکیان بۆ خزمەتەکە کەم ماوە وەکو کۆتا پرسیار بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان چه ئامادەکاریەکتان کردووە بەڵام بە کورتی بەڵێ بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان بە هەمان شێوە بەرنامەمان کردووە و کۆمەڵێک بەرنامەمان تۆمار کردووە لە ڕێ ئەو بانکخوازانەی کە لە سنوورەکەیان و تەلەفۆنمان بۆیان کردووە و ئێستاکە حالێن لە تۆمارکردنی بەرنمەکانیان بۆیان و ڕێکلامەکانشان زۆربەی تەواو بوو و ڕێکلامەکانشان دەڕوا لێرە و ئومێدەوارین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بتوانین کۆمەڵێک بەرنامەی نوێ کۆمەڵی خزمەتی نوێ بە چەمچەماڵ و دەوروبەری بگەێنین. سپاس بۆ ئامادەبوونی ئێوەش دەستان خۆش بەڵێ کاک دانیار هەر جگا لەوەی کە ئەمڕۆ بەڵین یەکی نیسان ساڵیادی دەین کۆمەڵ ڕادیۆ چەمچەماڵ هەر ئەمڕۆ دەستگای خێرخوازی بەخشین لە ناحیەی شۆڕشی سەر بە قەزای تەماڵ هاوکاری مادی بەسەر سیوەک مناڵی سنوورەکەدا دابش کرد و لە ڕۆژانی 29 مانگەدا هەر دەستگاکە لە هەر یەک لە ناحیەکانی بازیان و تەچێ و چەمچەماڵ هاوکاری مادی بە بۆنەی هاتنیمانی پیرۆزی ڕەمەزان و بەسەر 6 مناڵی بێباوکی سنوورەکەدا دابش کردووە ئەما کۆی چالاکیەکان و لای من نازانم دەرفەتە بێ یەکێک لە پێش شەشکارە خۆبەخشەکان وەرگرم یاخود کاتم کۆتایی هاتووە. زۆر سپاس بۆ پامنێرمان جەلات جەباری لە چەمچەماڵەوە لەگەڵمانەوی سپاس بۆ زانیاریەکان. بەڵازان بارمەتی ئەوکارانمان پامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە سەرجەم بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ.